بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاتان لەبێ ئازیزان و خۆشەویستان. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. هیوادارین هەموو لایەکتان باش و سەلامەت بن و پارێزراو بن لەم نەخۆشی و پەتای کۆرۆنایانە و لە هەموو نەخۆشی و ناخۆشیەکانی ژیان بە دوور بن. بەندە کارزان سەعدی بەڕێوەبەری قوتابخانەی سەوز یاخود گرین سکوڵ بەخێر بەناوی خۆم و دەستەی بەڕێوەبردنی قوتابخانە بەخێراتنیشی گەرمی ئێوەی خۆشەویست دەکەم. خۆمان بە خۆشحاڵ دەزانین کەەوە ئەم شەو دووبارە و بۆ جاری دووەم لەگەڵ کۆمەڵی کەسی وەک ئێوەی بەڕێز کە لە هەموو چین و توێژە جیاوازەکانی تێدایەوە لە هەموو تەمەنیش تێدایە کۆبوونێتەوە بۆ مەبەستی پێشکەشکردن و ئەنجامدانی سیمینارێشتری ژینگەیی کە گرین سکوڵ وەک بە سەرپەرشتی ڕێکخراوی سروشتی کوردستان وەک کار و پیشەی هەمیشەی و سەرەکی خۆی بۆ بەدیهێنانی ئامانجە ژینگەیەکان بەم کارە و بە سازدانی سیمینارەکان هەڵساوە. بەڕێزان، ئەوەتان بیر دەخینەوەکەوە گرین سکوڵ یەکەم قوتابخانەی ئەلکترۆنی ئۆنلاینە لە سەرتاسەری هەرێمی کوردستان و عێراق کە هەڵساوە بە شۆڕەشێک ناوی ناوە شۆڕشی سەوز. تێدا چەند ئامانجێکی دیاری کردەوە، لەوانەش کار لەسەر پێگەیاندنی تاک و بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیی دەکات لە نێوان تاکەکان و لە کۆمەلگەدا. و ئەم شۆڕەشەش بێگومان بە هیمەتی بەرزی ئێوە و بە وجودی ئێوە بە کەسانی وەک ئێوە ژینگە دۆست و خاوەن مەبدە سەرکەوتوو دەبێت و ئەم پرۆسەیە تێدا سەرکەوتوو دەبین و بەهۆیەوە دەتوانین ژینگەیەکی تەندروست و خاوێن و هەروەها ئاو و خۆراکیەکی سەلامەت بۆ خۆمان دابین بکەین، هەروەها هەوایەکی پاک بۆ خۆمان و کۆمەڵگەکەمان فراهەم بکەین. بەڕێزان، سیمیناری ئەمڕۆمان بە ناونیشانی پرۆژە ئاویەکان لە وڵاتانی هاوسنوور، پرۆژە ئاویەکانی وڵاتانی هاوسنوور و کاریگەریان لەسەر ئایندەی عێراق و کوردستان دەبێت لەلایەن بەڕێز مامۆستا عەبدولموتەلیب ڕەفعەت، مامۆستای زانکۆ لە زانکۆی گەرمیان و پسپۆر لە دەربارەی کێشە ئاو و کێشە ئاویەکان. مامۆستای ناوبرا و پسپۆر لە بەڕێوەبردننی ژینگە و سەرچاوەکانی ئاو لە زانکۆی ئەدیلایت لە ئوسترالیا و خاوەنی 3 بەرهەمی ناوازەیە، 3 کتێب لە بواری سەرچاوەکانی ئاو و خاوەنی 11 توێژینەوەی زانستی کە بڵاوکراوەتەوە. لێرەوە بەناوی خۆم و تەواوی بەشداربووان بە خێرهاتنیشی گەرمی مامۆستای بەڕێز دەکەین. بەڕێزان، پێش ئەوەی دەست بە سیمینارەکە بکەین، حەز دەکەم چەند خاڵێکتان وەبیر بێنمەوە کە هەم بۆ ڕێنمایی هەم بۆ ئێوەی بەڕێزیش کە تایبەت بە سیمینارەکە بۆ ئەوەی سیمینارەکە بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بچێتن. ئەوەش گرنگترین خاڵ ئەوەیەکەوە بۆ ئەوەی دژاوەژا و دەنگەدەنگ دروست نەبێت، پێویستە هەر یەک لە ئێوەی بەڕێز مایکەکان لە لای خۆیەوە دابخات و تکا دەکەین دەستکاری هیچ لە بژاردەکانی ناو ئەپە نەکەن بۆ ئەوەی سلایدەکانی کەوا مامۆستا لە کاتی پێشکەشکردنی سیمینارەکە دەخاتە ڕوو لەسەر شاشەکەلاتان دیار بێتن. ماوەی سیمینارەکە 45 خولەک دەبێتن. دواتر دوای ئەم 45 خولەکە ئێمە ماوەی 15 خولەکتان پێ دەدەین بۆ هەر کەسێک کە پرسیاری هەبێ دەربارەی سیمینارەکە و بە خۆشحاڵیەوە مامۆستا وەڵامیداتەوە، بەڵام تکا دەکەین لە ڕێگای مایکەوە نەبێت پرسیارەکان بە لە ڕێگای نامە بێت کە لە لای خوارەوەی شاشەکە لە دەستە چەپ بژاردەی نامە هەیە، لەوێ دەتوانن پرسیار بکەن و هەر کێشە و گرفتێکتان بۆ دروست بوو تکایە بە نامە ئاگادارم بکەمەوە بۆ ئەوەی کێشەکانتان چارە بکەین. بەڕێزان، بۆ مەبەستی ناونووسین بۆ بڕوانامە ئێمە لە کۆتایی سیمینارەکە دوای 45 خولەکە فۆرمێکی ئەلکترۆنی لە ناونامەکان دادەنێن، بەڵام تکا دەکەین ناوەکانتان ناوی سیانیتان بە ئەنگلیزی بنووسن بۆ ئەوەی کێشە دروست نەبێت لە هەڵەی ڕێنووسی ناوەکانتان، چونکە ئەو ناوەیەکەوە لە فۆرمەکە دادنێن هەر ئەو ناوە دەبێتن کەوا دەچێتە سەر بڕوانامەکانتان. من زیاتر درێژی ناکەمەوە بۆ ئەوەی دەست بە سیمینارەکەمان بکەین. داوا لە مامۆستای بەڕێز دەکەم کاک عەبدولموتەلیب کە با ئیدارەی هەوڵەکە بگرێتە دەست و دەست بە سیمینارەکەی بکاتن بۆ ماوەی 45 خولەک. بافەرمێن فەرموو. زۆر سپاس، دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بە خێراتنی هەموو لایەکەم. نازانم گوێتان لێمە؟
بەڵێ مامۆستا. بەڵێ زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ گرین سکول بۆ ئەم دەرفەتە طبعا بابەتەکەی من بابەتێکی با بڵێن زانستیە زانستی سیاسی نازام سلایدەکە لاتان دەرەچێت بەڵێ ئستاز لای من دەرچوو دەرچووی ساکە بەڵێ دەرچووە عفوان هەر بە ڕێزێک لای دەرچێتە لینکێک لەسەر ناوی مامۆستا بۆ ئەوەی سلایدەکە دەرچوو سلایدەکان دەرچوو باشە دەستان خۆش بێ طبعا بابەتەکەی من بابەتێکی زانستی سیاسیە ویکێکە لە کێشە هەرە گەورەتەکانی ئەم وڵاتە کە لە ئایندەیەکی نزیکا ڕوبەڕوومانە بێتەوە ئەویش کێشەی پرۆژە ئاویەکانی وڵاتانی سەرچاوە و کاریگەریان لەسەر عێراق و کوردستان طبعا کاریگەرێکی زۆر گەورەی ئەبێت پرۆژە ئاویەکانی وڵاتانی سەرچاوە بەداخەوە نە عێراق و نە هەرێمی کوردستان تا ئیساکە هیچ هەوڵێکی جدیان نەداوە بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشانە بکرێت یان بەلانی کەمەوە هەوڵ بدرێت ئەو پرۆژانە کەم بکرێتەوە کە وەکو خۆی ئەنجام نەدرێت چونکە پرۆژەکانی بە تایبەتی ئێران و تورکیا پرۆژەی زۆر گەورەن و کاریگەری زۆر خراپیانە بێ لەسەر ئایندەی ژیان لە کوردستانە بە تایبەتی هەروەها لە عێراقا بە شێوەیەکی گشتی طبعا خۆتان نەزانن ئاو ئێستاکە بووەتە ئامرازێکی سیاسی لەلایەن وڵاتانەوە بەکارهێنرێ بەمەستی دروستکردنی فشار لەسەر یەکتری بە تایبەتی ئاو ئێستاکە یعنی بووەتە مۆرکێکی سیاسی پێدراوە یعنی بووەتە کێشەیەکی زۆر گەورە لە نێوان وڵاتانە خۆی ساکە وڵاتان هەوڵەدەن ئەو سەرچاوەکانی ئاوی خۆیان بە شێوەیەکی سیاسی بەکاربێنن بۆ دروستکردنی فشار و زەغت لەسەر وڵاتانی تر بە تایبەتی ئەم کێشەیە لە نێوان دوو جۆر لە وڵات دروست بووە جۆرێک هەیە لە وڵاتان پێڵێن وڵاتانی سەرچاوە یان دووەل منبع و جۆرێکی تر هەیە لە وڵاتان پێڵێن وڵاتانی ڕێژگە جیاوازی لە نێوان ئەم دوو وڵاتەیە چییە جیاوازیەوەتانێ بۆ نمونە وڵات هەیە سەرچاوەکانی ئاو لەوێوە سەرەگرێت وڵاتی ڕێژگەشەوەتانێت کە ئاو وەرەگرێت یعنی بۆ نمونە ئێمە سەرچاوەکانی ئاومان دجلە و فرات لە عێراقا لە تورکیەوە سەرچاواگرێت بۆیە تورکیا پێڵێن وڵاتانی سەرچاوە بەڵام ئێمە لە زمنی وڵاتی ڕێژگەین لەبەرەوەی ئێمە ئاو وەرەگرین بۆیە کێشە لە نێوان ئەم دوو وڵاتەیە زیاتر ئەم دوو جۆرە وڵاتانە زیاتر سەری هەڵداوە و ئەمە بووەتە کێشەیەکی سیاسی و ململانی لە نێوان ئەو وڵاتانە دروست کردووە طبعا کێشەکە چیە کێشەکەوەتانێت جیهان بەرەو گرفتی کەم ئاوی ئەچێت بە تایبەتی یعنی بۆمان دەرکەوتووە لە سەرەتای ساڵەکانی 2000 و 2001 بۆمان دەرکەوت کە ئاو گرنگیەکی زۆر گەورەی هەیە بۆیە وڵاتان هەوڵیاندا بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەواوە بەهۆی زیادبوونی ڕێژەی دانیشتوان هەوڵیاندا دەست بکەنە خەزمکردنی ئاو و بەنداوی زۆر گەورە پرۆژەی زۆر گەورە دروستکەن بۆ ئەوەی بەلانی کەمەوە هەوڵ بدەن ئەو ئاوەکو فشار بەکاربێنن یان هەوڵ بدەن ئەو ئاوە بەکاربێنن وەکو سەرچاوەیەکی سروشتی لە بواری کشتتوکاڵە بەکاری بێنن بۆ ئەوەی لە ڕووی ئابوورێەوە وڵاتەکانی خۆیان پێش بخەن طبعا بەشی تاک لە ئاو بە پێی پێشبینیەکان لە 10 ساڵی داهاتووە زۆر دابەزێت ئەگاتە ڕێژەی لە خواروی 1000 متر سێجار لە ساڵێک ئەواتە ئێمە مەبەستم چیە لێریان بەستمەوەتانێ هەر هاوڵاتیەک یا هەر مرۆڤێک ساڵانە پێویستی بە 1000 متر سێجار ئاوە لە هەموو بوارەکانە لە بواری کشتتوکاڵە لە بواری بەرهەمهێنانە لە بواری پیشەسازیە لە بواری خواردنەوەیە هەر مرۆڤێک لە جیهانە 1000 متر سێجار زیاتر لە 1000 متر سێجار ئاوی بۆ دانراوە بەڵام لە ساڵی 2030 ئەمە کەمە کات ئەم ڕێژەیە ڕەنگە بگاتە 600 ڕەنگە بگاتە 500 وڵاتی وا هەیە ڕەنگە بگاتە 250 متر سێجار لە ساڵێکە کە ئەمە کێشە و گرفت لە هەموو وڵاتەکان دروستەکە طبعا ئەمە کاریگەری زۆر خراپی لە بەتایبەتی لەسەر عێراق ئەبێت ئێمە گەر سەیری ئەم نەخشەی جیهانە بکەین ئەمە ئەومانە پێڕاگەیەنەیە کە جیهان ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی ئەبێتەوە و زانایان وڵاتیان دەستنیشان کردووە یان ناوچەیان لە هەموو جیهانە دەستنیشان کردووە وەکو مەترسیدارترین ناوچە لە جیهانە بۆ ئەوەی کەمی ئاو تووشی بێت یان بەلانی کەمەوە تووشی جەنگی ئاو بێت ئەگەر سەیری بکەین بۆ نمونە یەکێ لەو وڵاتانەی کە یەکێ لەو ناوچانەی کە زۆر مەترسیدارەوەتانەیە ئەکەوێتە نێوان عێراق و سووریا و تورکیا و ئێران بۆیە ئەم ناوچەی ئێمە ناوچەیەکی زۆر مەترسیدارە و گرفتی ئاو جەنگی ئاو لە داهاتووە تووشی عێراق بێت هیچ مەجالێکی تیانە طبعا لە زمانیانیشە کوردستان
طبعا عێراقێکێکە لە وڵاتانەی کە پێشبینی دەکرێت لە چەند ساڵی داهاتوودا تووشی گرفتی زۆر گەورەی ئاو بێ سەرڕای ئەوەی عێراق یعنی یەکێکە لە وڵاتانەی کە دەوڵەمەندە بە سەرچاوەکانی ئاو بەڵام سەرڕای کێشەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و زیادبوونی ڕێژەی دانیشتوان لە وڵاتی عێراقا بەڵام سێرەکەین عێراق وڵاتێکی لاوازە لە بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاوە لە ناوخۆیە یعنی بۆ نمونە ئەو خۆتانە بینن هەر لە کورسانە لە بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاوە هەڕەمیەکیەکی زۆر گەورە هەیە ئەین سێرەکەی شاری وا هەیە لە کورسانە خاوەن ڕووبارێکە یان خاوەن دوو ڕووبارە سەرچاوی ئاوێکی زیاتری هاتیە بەڵام سێرەکەی بیر لێدات یعنی بۆ نمونە ئێمە لە گەرمیانە ڕووباری سیروانمان هەیە باوەڕتان بێ خەڵکی هەیە دانیشتووی ناوچەکەیە ها لەسەر ڕووباری سیروان نزیکەی 100 متر لە ڕووبارەکەەوە دوورە سێرەکەی بیری لێداوە لە ماڵەوە ئەمە گەورەترین کێشەیە ئەمە گەورەترین گرفتە بۆیە ئێمە گەورەترین کێشەمان لە عێراق و لە کورسانە ئەوە تانێ نازانی سەرچاوەکانی ئاوی خۆمان بەڕێوە بین طبعا ئەمەیشە بووەتە بیانوویەک بەدەستی وڵاتانی سەرچاوە بە تایبەتی ئێران و تورکیا کاتی عێراق گلەیان لێەکە یان هەوڵەدا پرۆژەکانیان بوەستێنیان قسە لەسەر پرۆژەکانێکە ئەڵێن پێی کاکە تو خۆت ناتوانانی ئیدارەدانی ئاو لە وڵاتی خۆتا بکەیەتی بە ئێماڵی یعنی لەلایەکەوە تقریبا تا ڕادەیە حەقیانە عێراق تا ئێساکە هیچی نەکردووە دووهەمیانەوەتانە عێراق لە ڕووی سیاسەتی دەرەوە زۆر لاوازە بە تایبەتی لە دوای ساڵی 2023 بەهۆی ململانەکانی ناو عێراق بۆتە وڵاتێکی نادیپلۆماسی یعنی هیچ نازانێ بەڕاستی ناتوانێت دەرباز بێ لە کێشەکان خۆشی بە تایبەتی لەگەڵ وڵاتانی سەرچاوەوە یعنی بۆ نمونە عێراق ساکە عێراق و کورسان گیرۆدەی دەستی ئێران و تورکیا بوون و زۆربەی حزبەکان کە حکمی ئەم وڵاتاکەن سەیرەکەی ئەجندای ئەو دوو وڵاتە جێبەجێەکەن زۆربەی حزبە دەسڵاتدارەکان لە عێراق و هەرێمی کورسان بەداخەوە ئەمە کاریگەری زۆر لەسەر سەرچاو لە عێراق بەگشتی ئاسایشی نەتەوەی و ئاسایشی ژینگە و ئاسایشی مرۆڤ هەر هەموویەکەوێتە ژێر مەترسیەوە طبعا کوردیش لە نێو ئەم معادلەیە بەشێکە لە معادلەیە یعنی ئەمە ئەگەر سیاسەتی ئاوی وڵاتانی تورکیا و ئێران و سووریا بخوێنەوە بە وردی سێرەکەین کوردیان کردوتە فۆکەس و یعنی حالە ژێر مجهرە لایەن ئەبێ سەرچاو ئاوەکانیان کە دروستیەکەن ئەبێ کورد هەدەفێک بێتیایە و هەوڵەدەن کورد بە تایبەتی لە ناوچە کوردەکان بەنداوێکی زۆر دروستکەن و ئاوە گوازنەوە لە ناوچە کوردەکان و بۆ شوێنێکی تر بۆ ناوڕاستی وڵاتان طبعا ئەمە گەورەترین مەترسی لە طبعا عێراقێکی کە لەو وڵاتانەی کە پێشبینی دەکرێت لە چەند ساڵی داهاتووە تووشی گرفتی کەم ئاوی بێت کێشەی گشتی عێراقەوەتانە بەهۆی سەرچاوەکەم بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا و زیادبوونی ڕێژەی دانیشتوان سەرڕای ئەو دوو کێشەی تریشیە ئەویش یەکەمیان لاوازی لە بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو لە ناوخۆیە چونکە عێراق نازانێت تا ئێساکە بە چی شێوەیەک سەرچاوەکانی ئاو لە ناوخۆی ئەم وڵاتە بەڕێوە بات یعنی خۆتان نەزانن ئەو ئاوەی لە تورکیا و ئێرانەوە تێت یەکسەر ئەچێتە شەتل عەرەب و ونەبێ هیچی لە بوارە کشتوکاڵەکان یان پرۆژەی کشتوکاڵی زۆر گەورەمان نییە بۆ بتوانین سوود لەو ئاو بینین لەلایەکی ترەوەتانێ عێراق لە ڕووی دیپلۆماسیەوە بە تایبەتی لە دوای ساڵی 2023 تووشی گرفتی زۆر گەورە هات بەهۆی کێشە ناوخۆیەکانەوە بۆیە دیپلۆماسیەتێکی ئەوتۆی نییە و هەوڵ نادا چارەسەری کێشەکانی بکە لەگەڵ وڵاتانی سەرچاو بە تایبەتی ئێران و تورکیا طبعا سووریش لە ئایندەدا ئەبێتە کێشەیەک بۆمان و خوا ڕەحمی لێمان کردەوەتانێ سووریا خۆیان بەداخەوە کێشەی ناوخۆیان هەیە ئەینا سووریش کاریگەری زۆر خراپی لەسەر عێراق دروستە کرد بەهۆی سەرچاو بەهۆی پرۆژە ئاویەکانیانەوە چونکە ئەوانیش پرۆژە ئاوەکانیان کەم نییە پرۆژەی ئاوی زۆر گەورەیان هەیە و پرۆژەی زۆر گەوریان دروست کردو لەسەر ڕووباری فورات بۆی عێراق لە ڕووی دیپلۆماسی وڵاتێکی زۆر لاوازە و لە ئایندەدا کەمی ئاو کاریگەری زۆر خراپ دروستەکە لەسەر ئاسایشی نەتەوەی و ئاسایشی مرۆڤ و ئاسایشی ژیان و هەموو بوارەکانی تر کاریگەری زۆر خراپیان لەسەر عێراق بێت و کوردیش لە نێو وڵاتانی سەرچاوە بە تایبەتی ئەمە ئەگەر سیاسەتی ئاوی وڵاتانی سەرچاوە وەکو تورکیا و ئێران و سووریا بخوێنەوە ئەبینین یعنی فۆکەسیانیش لەسەر کورد کردووە تەرکیزی زۆر گەوریان لەسەر کورد کردووە یعنی هەر پرۆژێک دروستە یعنی بۆ نمونە پێشتر لە سووریا کورد کراوەتە ئامانج لە تورکیا بە هەمان شێوە لە ئێران ساکە دوایش ئاماژەی پێدەم لە هەندێک شوێنە یعنی هەوڵەدەن سەرچاوەکانی ئاو بە شێوەیە بەڵێ بۆیە تورکیا هەوڵی زۆر جددیەدا بەڕاستی بۆ ئەوەی
ئاو وەکو فشارێک بەکاربهێنێ بەرامبەر بە تایبەتی عێراق و کوردستان عێراق بەگشتی و هەوڵی داوە ئەو کێشەیە تا ڕادەیەک بقۆزێتەوە بۆ خۆی. یعنی ئێمە ئەگەر سەیری دیاردەی سیاسەتی ئاوی تورکیا بکەین بۆ نمونە، یعنی سیر چۆن لە سیاسەتە ئاویان بەکارهێناوە لە پەنجاکانی سەدەی ڕابردووە. یعنی بۆ نمونە یەکێک لە وتەکانیان ئەڵێن عەرەب و عێراق دەیانەوێت ئاویان پێبەخشین بەبێ بەرامبەر، بەڵام نەوت دەفرۆشن بۆ خۆیان، یان وتەی تریانەیە ئەڵێ ئاو نەوتی ئایندەیە. ئەمە طبعا هەر هەمووی وتەی سەرۆک وەزیرانی ئەو وڵاتانەیە، وڵاتی تورکیا. هەروەها لە هەشتاکانی سەدەی ڕابردووە وتیانە 1 بەرمیل ئاوی شین بەرامبەر بە 1 بەرمیل نەوتی ڕەش. هەروەها سولەیمان دمرێڵ وتەیەکی هەیە ئەڵێ هەر وەک چۆن بیرەنەوتەکانی عێراق کە مڵکی عێراق و هەرگیز نەمانوتووە کە ئێمە هاوبەشی لەو بیرەنەوتانە، هەروەها ڕووبارەکانی تورکیا و دژلە، تورکیا بەتابەتی دژلە و فورات ڕووباری تورکین و نێودەوڵەتی نین و تورکیا سەرچاوی سروشتی ئەو ڕووبارانەیە. یعنی ئەمە وەکو ئاماژەیەکە بۆ ئاوی وەکو ئامرازێک بەکارهێناوە، وەکو سیلاحێک بەکارهێناوە لە دژی بەتابەتی لە دژی عێراقا. هەروەها لە هەندێک شوێنە بۆ نمونە بەتابەتی لە دوای ساڵی 2023 ئەوت ئاو کەرکووکیان ئاو بەرامبەر بە کەرکووک، و لەم دوایە لەگەڵ سووریا کە کەوتە کێشەی لەگەڵ سووریا هەبوو، یعنی بۆ نمونە هەندێک جار ئاوی ڕووباری فوراتی کەمە کردەوە بەرامبەر ئەوەی کە زەختێ لەسەر سووریا دروستکا بۆ ئەوەی سووریا هەوڵ بدا خۆی ئەو کێشەیە چارەسەر کرد. بۆ نمونە هەوڵیدا ئەو کێشەیە چارەسەر بکە، بەڵام بە شێوەیەک چی کرد؟ داوای بڕێک بودجەیەکی کرد، یان بڕێکی لە ئاوی ڕووباری دجلە کرد بۆ ئەوی بگوازێتەوە بۆ سووریا لە بەرامبەر دەرکردنی ئەندامانی حزبی پەکەکە. بۆ نمونە ئەگەر ئێمە باسی پرۆژەی گاب بکەین، پرۆژەی گابێکی کە لە پرۆژە هەرە گەورەکان و فرەمبەستەکان لە وڵاتی تورکیا، طبعا مەبەستی زۆرە پرۆژەی گاب، تەنها ئەو پرۆژەیە نییە کە بڵێ پرۆژەیەکی بچووکە و تەنها ئاوی تیا خەز نەکرێت، مەبەستیان زۆر لەوە گەورەترە. بۆ نمونە پرۆژەیە لە 22 بەنداو پێکهاتووە و زۆربەی بەنداوەکان وێزگەی بەرهەمهێنانی وزەی کارەبایی لەسەرە. کۆی گشتی خەزمکردنی ئەو بەنداوانە، ئەو 22 بەنداوە نزیکەی 98 ملیار مەتر سێجایە کە بڕێکی زۆرە لە ئاو، و ئامانجی ئەوەتانێ 9 ملیۆن دۆنەم واتە نزیکەی 20 لە سەدی زەوێ کشتوکاڵایەکانی تورکیا ئاو بدات بەم پرۆژەیە. هەروەها هەوڵەدا ئاو لەم پرۆژەیەوە لە پرۆژەی گابەوە بگوازێتەوە، واتە ئاو بفرۆشێ بە وڵاتانی تر، بۆ نمونە عێراق، سووریا، تورکیا، عێراق، سووریا، ئوردن، فڵستین و سعودیە وڵاتانی تر. ئەمیش طبعا پرۆژەیەکی گەوریان هەیە لە ناو پرۆژەی گاپا، پێڵێن پرۆژەی ئاوی ئاشتی یان مەشروع بوو سەلام. ئەمە مەبەستی ئەوەتانەیە کە ئێساکە تەنها 1 بەنداوی ماوە ئەو پرۆژەیە، ئەگەر تەواوی بکەن تەواوی تر تورکیا دەسەکاتە فرۆشتنی ئاو. یان بۆ نمونە پرۆژەی ئاوی ئاشتی ڕۆژانە ئەوەنە ئاو ئەگوازێتەوە بۆ وڵاتانەی کەمەبەستە، یعنی ڕۆژانە نزیکەی 6 ملیۆن مەتر سێجا ئاو گوازێتەوە بۆ قەتەر و عومان و ئیمارات و کوێیت و بەحرێن و وڵاتەکانی تر ئەیفرۆشێ پێیان. ئێمە ئەگەر ئەوە هەندێکە لە بەنداوەکانیان، ئێمە بۆ نمونە پرۆژەی گاب طبعا کاریگەری زۆر گەورەی لەسەر ناوچە کوردستانیەکانش دروستەکە، بە تایبەتی باکووری کوردستان، چونکە ئەبێتە هۆی ژێر ئاوکەوتنی شوێنەوارە مێژوویەکان کە ئێساکە هەندێکی ڕووی داوە. هەروەها هەوڵەدا دانیشتوانی کورد بە تایبەتی لەو ناوچە کوردیانە بگوازێتەوە بۆ ناوڕاستی تورکیا، بۆ ئەوەی گۆڕانکاریەکی دێمۆغرافی گەورە لەو ناوچەیە دروستکە. ئێمە ئەگەر سەیری ئەو ناوچەیە بکەین کە پرۆژەی گاپی تایە ناوچەیەکی کوردیە 100%، یعنی ئەگەر سەیرێکی بکەین ئەو ناوچەیە ئەمەتانێ ناوچەیەکی ئەکەوێتە ناوچە کوردیەکان پرۆژەی گاپ، و نزیکەی تقریبا ئەتوانین بڵێن 15% لە تورکیای داگیر کردووە. مەترسیترین بەنداوەکانی پرۆژەی گاپ بەنداوی ئەلیسۆیە. طبعا ئەمە کێشەیەکی زۆر گەورەی دروست کرد لە نێوان بە تایبەتی عێراق و تورکیا، و ئێساکە تورکیا لە مانگی 6 دەستی کردە خەزمکردنی ئاو، پرۆژەیەکی گەورەیە کەوێتە شارۆچکەیەک کە پێڵێن ئەلیسۆ، نزیکەی 45 کیلۆمەتر لە سووریەوە دوورە. ئەم بەنداوە لە ساڵی 54 پلانی بۆ داڕێژراوە، بەڵام ویستیان لە هەشتاکان تەنفیزی بکەن، بەڵام بەهۆی ئەوەی عێراق ئەو کاتە وڵاتێکی تا ڕادەیە بڵێن بەهێز بوو و کەسێک وڵاتی عێراقیە بردەڕێەوە کە زوڵمی لە هاوڵاتیانی خۆیە کرد چجا لە تورکیا، بۆیە تورکیا نەیتوانی لە هەشتاکانی سەدەی ڕابردوو
تەنفیزی بکە بۆ یەکی کرد ئەم پرۆژەیە تاخیرە کرد ساڵانە تا ئەوەی لە دوای ساڵی 2023 کە عێراق کەوتە کێشەیەکی ناوخۆیی زۆر گەورە بۆی لە ساڵی 2006 دەستی کردە دروستکردنی ئەم بەنداوە. طبعا بەرزی ئەم بەنداوە 135 مترە هەر لە بەرزێکەوە دیارە بەنداوێکی مەترسیدارە و توانای خەزمکردنی 10 میلیارد تا نزیکەی 15 میلیارد متر سێجایە و دەریاچەکەی ڕوبەری دەریاچەکەی 313 کیلومتر دووجایە واتە ڕوبەرێکی زۆر زۆر گەورەی داگیر کردووە. طبعا ئەمە کارەساتێکی زۆر گەورە بۆ ناوچە کورسانەکان لە تورکیا و هەروەها بۆ عێراق و بۆ کورسان بە تایبەتی دروستەکە و مەترسی زۆر گەورەتریشی هەیە. طبعا ئەگەر بەنداوی جەزرە دروست بکرێت چونکە وتمان تەنها یەک بەنداوی ماوە پرۆژەی گاپ ئەوش بەنداوی جەزرە هەرچەند پێشتر لە پرۆژەی گاپانە بوو بەڵام بەم تازای خراوەتە پرۆژەی گاپەوە ئەم بەنداوە طبعا ئەگەر دروست بکرێەوەی ساکە بەردی بناغی دانرا و ئەگەر دروست بکرێت ئیتر تورکیا تەواو کۆنتترۆلی هەموو سەرچاوەکانی ئاوەکە و دەستەکە بە فرۆشتنی ئاو بە وڵاتانی دەور و پشتی و ئەو کاتە کێشەی ئاو بە تایبەتی لە عێراقا زۆرتر قوڵە بێتەوە. طبعا کارەساتە گەورەکە لەکوێیە بۆ نمونە لەسەر ڕووباری دجلە ئەم پرۆژەیە ئەبێتە هۆی دابەزینی ڕێژەی ئاو لە ڕووباری دجلە بە ڕێژەی نزیکەی 50 لە ساڵ چونکە ساڵانە ئێمە 20 میلیارد متر سێجا ئاومان بۆتێ بە تەواوبوونی پرۆژەی ئەلیسۆ بەنداوی ئەلیسۆ تەنها 9 میلیارد متر سێجار ئاومان بۆتێ لە ساڵێکە بەڵام ئەگەر بەنداوی جەزرەش تەواو بێ ئەوە ڕەنگە یەک دڵۆپ ئاومان بۆ نێت و ئەمانە هەر هەمووی کێشە بۆ زەوی کشتتوکاڵەکانی عێراق دروستەکان هەروە کاریگەری لەسەر کواڵیتی ئاو دەبێت لە ناو ڕووبارەکەیە چونکە ئاو لە ڕووبارەکە چنێکم بکاتەوە ڕێژەی خوێ یان ڕێژەی سۆری لە ئاوە زیاتر بەرزەوێتەوە بەهۆی بە هەڵم بوون. ئێمە ئەگەر سەیرێکی ئەم خەریتەیە بکەین سیر بەنداوی ئەمە بەنداوی ئەلیسۆیە کە دروست کراوەی ساکە و دەست کراوە بە خەزمکردنی ئەمە هەر هەمووی دەریاچەکەیەتی سیر چنێک گەورەیە دەریاچەکەی بەڵام ئێستاکە هەوڵە درێت چی دروست بکرێت بەنداوی جەزرە ئەمەتانەیە کە نزیکەی 40 کیلومتر لە عێراقەوە دوورە ئەمە کێشەی زۆر گەورە بۆ عێراق و بە تایبەتی بۆ کورسان دروست دەکات. طبعا ئەگەر سەیری پرۆژە ئاوەکانی تورکیا بکەین بە تایبەتی بەنداوی ئەلیسۆ طبعا ئەبێتە هۆی ژێر ئاوکەوتنی نزیکەی 83 شوێنەواری مێژووی کە هەر هەمووی تعبیرە لەسەر مێژووی کورد لەو ناوچەیە و هەروەها ژێر ئاوکەوتنی نزیکەی 185 دێ و کۆمەڵگەی نیشتە جێبوون طبعا هەر هەمووی دانیشتوانی کوردن و بە تایبەتی ناوچەی حەسەنکێب کە ناوچەیەکی مێژوویە و مێژووی کورد بە تایبەتی لە کورسانی تورکیا لەو شوێنە پارێزراوە کە تەمەنی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 12000 ساڵ پێش ساکە بەداخەوە ماوەی پێش ساکە بە تایبەتی لە مانگی 6 ژێر ئاو کەوت و زۆربەی ئەو شتە مێژوانەی کەوتە ژێر ئاوی بەنداوی ئەلیسۆ. طبعا سیستمی ژینگەر لەم ناوچەیە تێکەچێ و ئەبێتە هۆی لە ئایندەیە کاریگەری لەسەر عێراق زۆر دروستەکە و ئەبێتە هۆی لە دەستدانی زەوی کشتتوکاڵەکان هەروەها لە وڵاتی تورکیا کاریگەری لەسەرەوە دروستەکە هاوڵاتیانی کورد بە تایبەتی تووشی مەترسیە بن و ئەبێت تێکەڵ بن لەگەڵ ناوچەکانی تری تورکیا چونکە گۆڕانکارێکە گۆڕانکارێکی دیمۆغرافیە یان سێکە بۆ نمونە لە مانگی 6 خەڵکەکانیان چۆن دەرکرد طبعا خەڵکەکان بەهێز دەرچوون ئەینە ئامادە نەبوون دەرچن لە ناوچەکەی خۆیانە ئەمە ناوچەی حەسەنکێفە چۆن ژێر ئاو کەوتووە ئەو خەڵکە سەیری کەلوپەلەکانی خۆیانەکە یعنی خەڵکەکان طبعا لەم ناوچەیە بە زۆر دەرکران لەلایەن وڵاتی تورکیەوە باسییان لەوە کرد ئەمە خیر کەس بووە ئەم پیاوە کۆتا کەس بووە لە شارەکە دەرچووە پێی ناخۆش بوو بەڵام وتیان ئاو هاتوۆتە ناو ماڵەکەی بۆیە بە ئەجباری دەرچووە. گەر سەیری ئەم وێنانە بکەین طبعا شتێکی زۆر تراجیدیە ئەمانە هەر هەموو ئێستاکە ژێر ئاو کەوتون و چنێ داوایان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد بێتە سەرخەت بەڵام هاتنە سەرخەت و هەوڵیاندا دعمی تورکیا بوڕن بەڵام سوودی نەبوو تورکیا پرۆژەکانی تەواو بووە سەیر ئەم پردەیەکێکە لەو پردانەی کە ها لە ناوچەی حەسەنکێف کە ئیساکە نەماوە بە تەواوەتی ژێر ئاو کەوتووە چونکە ئەمە هین مانگی 6 ئەم وێنانە
بۆیە تورکیا یعنی بینیمان تورکیا ئاوی وەکو فشارێکی زۆر گەورە بەکارهێناوە. عفوگێتان لێمە بەڵێ مامۆستا زۆر باش. بۆیە پرۆژە ئاویەکانی تورکیا کاریگەریان زۆر زۆرە بە تایبەتی لەسەر عێراق بەگشتی، هەروە کاریگەریەکیان هەیە لەسەر کوردستان و پرۆژەی تریان هەیە لەسەر زێی گەورە دایانناوە، بەڵام زانیاری زۆریان نەداوە، بەڵام من نەمتوانی لەیرە باسی بکەم چونکە پرۆژەکە گەورەیە و ئەبێ معلومات زیاتری لەسەر کۆ بکەم. بەڵێ دەنگە دێ ئوستاز. بەڵێ ئێمە گەر باسی سیاسەتی ئێران بکەین، سیاسەتی ئاوی ئێران، طبعا ئێران بە هەمان شێوە من بەڕێی من ئێران زۆر لە تورکیا خراپترە لە ڕووی سیاسەتی ئاو بە تایبەتی دژ بە کورد و دژ بە عێراق بەگشتی، لەبەرەوەی تورکیا بۆ نمونە ڕێڕەوە ئاویەکانی نەگۆڕیوە، بەڵام ئێران هەموو ڕێڕەوە ئاویەکانی گۆڕێەوەی ساکە بە وردی باس لەو پرۆژە ناکەم. طبعا من تەرکیزەکەمە سەر ئێران، لەبەرەوە ئێران زیاتر کاریگەری لەسەر کورد و رووسەکە، زیاتر کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر کوردستانی خۆمان، چونکە تووشی گرفتی زۆر گەورەی ئاوە بین بە تایبەتی لە 2-3 ساڵی داهاتووە. طبعا ئێران پیان وایە زانایانی بواری بەڕێبوونی سەرچاوەکانی ئاو لە ئێران ئەڵێن لە ساڵی 2025 پێویستیان بە ئاو بە ڕێژەی 65% بەرز دەبێتەوە، بۆیە هەوڵادەن لە ئێستاکەەوە هەوڵیان داوە ماوەیەک ینی بە تایبەتی لە دوای 2008 و 2009 هەوڵیان داوە پرۆژەیەکی زۆر گەورە دروستکەن لەسەر ڕووبارەکان و هەوڵەدەن زەوی کشتتوکاڵەکانیان زیاتر بکەنەوە و فراوانتر بکەنەوە، چونکە ئازانن عێراق وڵاتێکە لە ڕووی کشتتوکاڵی و ڕۆخاوە، بۆیە هەوڵەدەن گرنگی بە کشتتوکاڵ بدەن بۆ ئەوەی عێراق بکەنە بازارێک و شتومەکە کشتتوکاڵەکانیان تایە ساغ بکەنەوە و هەوڵەدەن نزیکەی 2 ملیۆن هکتار زیندوو بکەنەوە لە وڵاتی ئێرانە کە هەر هەمووی بەباران ئاوەدرێ، بەڵام هەوڵەدەن لە ڕێی ڕووبارەکانەوە بە سیستمی ئاودێری ئاوی ئەو زەویانە بدەن و بەرهەمە کشتتوکاڵەکان زیاتر بکەنەوە و گرنگی بە ئابووری وڵاتەکە بدەن و پێشی بخەن. طبعا منەظەمەیەکەی ڕێکخراوێکی جیهانی ئەندازیاریە پێڵەن ICOLD، ئەمە تایبەتە بە بەنداوەکان، هەر بەنداوێک لە وڵاتێکە دروست بێ یەکسەر لای ئەو ڕێکخراوە دروست دەکرێت. طبعا ئەم ڕێکخراوە ئەڵێ تا ساڵی 2007 لە ئێرانە 600 بەنداو دروست کراوە، بەنداوی بچووک و مامناوەند و گەورە. طبعا ئێستا کە باس لەواکەن ئەڵێن گەیشتۆتە 750 بەنداو لە وڵاتی ئێرانە 750 بەنداو دروست کراوە. ئەگەر بەراوردێکی عێراق و ئێران بکەین یان ئەو کێشانە هەیە لە نێوانیانە، بۆ نمونە عێراق لە زۆر و کێشەی هەیە لەگەڵ ئێرانە، هەل لە سەردەمی سەرەتا ئیسلام و بۆ نمونە کێشە لە نێوان فورس و عەرەبا دروست بووە بە تایبەتی لەسەر زەوی عێراق. طبعا لە نێوان عێراق و ئێرانە 42 ڕووبار و جۆگەی نێودەوڵەتی هەیە کە هەر هەمووی لە ئێران و سەرچاوە ئەگرێ و تێتە ناو خاکی عێراقەوە. طبعا زۆربەی زۆری ئێران بڕۆیەتی پرۆژەی لەسەری دروست کردووە و تەنها چەندانەیەکی ماوەی ساکە ئێران ئیش لەسەریەکە بە تایبەتی ئەو ڕووبارانەی کە هەان لە جنوبە هەان لە خواروی عێراق لە کووت و بەرەو خوارەوە هەر هەمووی بڕاوە، ئێران هەر هەمووی بڕیوە، تەنها ئەم چەندانە ماوە بۆ نمونە ئەڵوەند تقریبەن نەمای ساکە لەگەڵ ڕووباری سیروان و زێی بچووکە تکامە پرۆژەی زۆر گەورەی لەسەری دروست کردووە ئێستاکە و لە ئایندەیە ئەو دوو ڕووبارەیش نامێنێت. طبعا یەکێ لەو پرۆژە گەورانی کە ئێران ئێستاکە خەریک دروستکردنێتی و بەشێکی تەواو بووە و بەشێکی تری ماوە پرۆژەی ئاوی گەرمەسێرە لەسەر ئاوەزێری ڕووباری سیروان دروستکردی کردووە. طبعا ئەمە یەکێکە لە پرۆژە هەرە گەورەکانی ئێران و ئێران شانازیەکی زۆر گەورەی پێواکە. بەڕای من ئەم پرۆژەی ئاوی گەرمەسێر بەرامبەر پرۆژەی گاپە لە تورکیا هیچی کەمتر نیە لە پرۆژەی گاپ، ڕەنگە لە ڕووی بچووکیەوە لەبەرەوەی ئاوەزێڵی ڕووباری سیروان بە بەراورد لەگەڵ ئاوەزێر ڕووباری دژلە بچووکترە، بەڵام سیرەکەی پرۆژەکان هەمان مەبەستی هەیە و خراپترە، مەبەستەکانی ئێران زۆر خراپترە. طبعا مەبەست لەم پرۆژەیە ئەوەتانی ئێران 50,000 هکتار لە زەوی کشتتوکاڵی لە ناوچەی گەرمەسێر زیندوو بکاتەوە و ئاو بە هەمان شێو ئەگوازێتەوە لە ناوچەی گەرمەسێرەوە یان لە کرماشانەوە بوونەوە ئەگوازێتەوە بۆ خوزستان و ئیلام، بۆ ئەحواز و ئیلام. هەموو پرۆژەیەکە طبعا لە ڕووی نێودەوڵەتیەوە بە هەموو پەیمان نامەکەی لە ڕووی ئەخلاقی سیاسیەوە پرۆژەیەکی زۆر مەترسیدارە، ئەبوایە عێراق مووقفی بووایە، بە تایبەتی کوردستان ئەبوایە مووقفێکی هەبوایە لەسەر ئەم پرۆژەیە و پێم وایە ئاگایان هەیە لەم پرۆژانە کە ئێران دروستیەکە.
طبعا پرۆژه ئاوی گەرمەسێر لە دوو بەش پێکاتووە. یەکەم بەشی کارەکانی تەواو بووە و من قسەم لەسەری کردووە بەحسم لەسەری هەوە تەنانەت دامەتە لایەنە پەیوەندیدارەکان لە عێراقیش بۆ ئەوەی چارەسەرێک بکەن بۆ ئەم وەزعە. طبعا هەر هەموو ئاوەزێڵی ڕووباری سیروان کۆکاتەوە بە تونێڵی نەوسود و ئەیگوازێتەوە بۆ ناوچەکانی تری ئێران و دوو ئاوەزێڵ کۆکاتەوە بە یەکەوە. بۆ نمونە ئاوەزێڵی سیروان لەگەڵ زمکانە کۆکاتەوە، هەروەها تێکەڵێکا لەگەڵ ئاوەزێڵی شەرەفشاها کاکەوێتە شارچکەی مەندلی، کەوێتە نزیکی شارچکەی مەندلی. ئەمە شتێکی زۆر مەترسیدارە. ئەو بەشی یەکەمیانە. بەشی دووهەمیان ئاوە بوازێتەوە لە ئەخیر بەندا و لەو بەنداوانەی کە لە پرۆژەی یەکەما دروست کراوە ئەیگوازێتەوە بۆ ناوچەی یان پارێزگای ئیلام و ئەهواز بۆ ئەوەی زەوی کشت و کاڵەکان لەورە زیاتر گرنگی پێ بدات. طبعا ئەمە لە ڕووی قسەوە ڕەنگە زەحمەت بێ کەسێک تێبگەی، بەڵام ساکە بە وردی باسی پرۆژەکە ئەکەم. من تەرکیزەکەمە سەرەمە چونکە کاریگەری زۆر خراپی لەسەر کورسان هەیە. طبعا جگە لە تونێڵی نەوسود کە گەورەترین تونێڵەکانی جیهانیە لە هەموو جیهانە، ئەم پرۆژەیە 13 بەنداوی لەسەر دروست کراوە لەسەر ئاوەزێڵی ڕووباری سیروان. 13 بەنداو دروست کراوە کە هەر هەمووی ئاوەکانی لەناو بەنداوە بەند ئەکرێت و دواتر ئەو ئاوەزیایی کە دەرەچێت ناهێڵە بێتە ناو سنووری عێراقەوە، بەڵکو لە ڕێی چەند تونێڵێکەوە ئەیگوازێتەوە بۆ ناوچەکانی تری ئێران. بۆ نمونە یەکەم پرۆژە کە دروست کرا لە ئێرانە لەم پرۆژەیە بەنداوی داریانە، یان پێڵێن داریان پاوە، توانای خەزمکردنی 338 میلیۆن متر سێجار ئاوی هەیە. طبعا ئەمە فرەمەبەستە بۆ بەستی کشت و کاڵ و ئاو خواردنەوە، هەروەها بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بەکاریان هێناوە. طبعا کاریگەری زۆر خراپی لەسەر ڕووباری سیروان دەبێت بە تەواوبوونی پرۆژەکە هەر هەمووی، و کاریگەری ئەوە دروستەکە کە بەنداوی دەربەندی خان و بەنداوی حەمرین لە دیارە ئەخاتە ژێر مەترسیەوە و تەنانەت ژینگەی ناوچەکان کە ڕووباری سیروانی تێپەڕە بێت تووشی کارەساتێکی زۆر گەورە بێت. ئەوایە حکوومەتی عێراق و حکوومەتی کورسان قسەیەکیان لەسەر بکردە، بەڵام تا ئێساکە تەنانەت ناڕەزایەتیانیش دەرنەبڕیوە. دووهەم بەنداوی هێرۆیە. طبعا بەڕای من ئەم بەنداوە زۆر مەترسیدارترە لە بەنداوی داریان پاوە، بۆ لەبەرەوەی تەنها 30 کیلۆمەتر لەو بەنداوە دوورە. ئەمجاکە ئەو ئاوەی کە دەرەچێت لە دەریان پاوە ئەچێتە ناو ئەم بەنداوە، یعنی یەکسەر لە داریان پاوە بۆ نمونە گەر سەیری بکەین ئەو ئاوە زیادە کە دەرەچێت لە بەنداوی داریانۆ یەکسەر ئەچێتە ناو بەنداوی هێرۆیە. طبعا ئەوایە لە بەنداوی هێرۆوە بۆ نمونە لە بەنداوی داریانەوە ئاوەکە بەهاتایەتە ناو ڕووباری سیروانەوە بچێتە ناو بەنداوی دەربەندی خان، کە ئەمە بەنداوی دەربەندی خانە. بەڵام ئەوان چیان کردو بۆی ڕێگری لەو ئاوکە نێتە ناو سنووری عێراق و کورسانەوە چیان کردووە؟ بەنداوی هێرۆیان دروست کردووە کە بەنداوێکی زۆر مەترسیدارە. طبعا مەبەستیان هەیە ئەو بەنداویانە دروست کردووە بۆ ئەوەی ئەو ئاوەی کە ئەمێنێتەوە لە بەنداوی داریان کۆی بکاتەوە لەو بەنداوە، ئەمجاکە تێکەڵی بکات لەگەڵ تونێڵی نەوسودا کە دواتر ئاماژەی پێدەم. سێهەم بەنداو کە دروستیان کردووە بەنداوی زمکانە لەسەر ئاوەزێڵی زمکان. طبعا زمکان هەر نێوان لە زمنی ئاوەزێڵی ڕووباری سیروانە. توانای خەزمکردنی ئەم بەنداوە 23 میلیۆن متر سێجایە و هەوڵەدا ئێران لە ڕێی ئەم بەنداوە لە دروستکردنی گواستنەوەی 550 میلیۆن متر سێجار ئاوە لە ڕووباری سیروانەوە بۆ ئاوەزێلی ڕووباری کەرخەکە کەوێتە خۆزستان یان نزیکە لە ئەحوازەوە. یعنی سێکە ئێران چیەکە لەم بەنداوە ئاو کۆکاتەوە دواتر بە سیستمێکیان بە تونێڵێکیان بە کەناڵی ئەیگوازێتەوە بۆ ناوخۆی ئێران بۆ خوزستان. ئەوانە مەبەستی هەیە، یعنی ئەو تونێڵە کە دروست کراوە لە چرکەیەکە 30 متر سێجار ئاوە گوازێتەوە و هەوڵەدا ئەو ناوچەیە کە پێڵێن ناوچەی کەرخە 30,000 هکتار لەو ناوچەیە ببۆژێنێتەوە. طبعا ئەمە حالە دەرەوەی ئەم پرۆژەیە ڕاستە بەنداوەکە حالە ڕووباری سیروان یان ئاوەزێڵی ڕووباری سیروان، بەڵام پرۆژەکە کە ئاودێریەکە حالە دەرەوەی ئاوەزێڵی ڕووباری سیروان کە ئەمە لە ڕووی پەیمان نامە نێودەوڵەتیەکانەوە کاریگەری زۆر خراپی هەیە و ئەبێ هەوڵ بدرێ ئەو بەنداوە دروست نەکرێ، یان ئێران هەر خۆی لە ڕووی ئەخلاقی ئەو شتەی دروست نەکردایە. ئەمجایەکێ لەو بەنداوانە بەنداوی گارانە. طبعا ئەمە ئەکەوێتە شاری مەریوان، بەڵام هەرها لە ئاوەزێڵی ڕووباری سیروان و توانای خەزمکردنی 110 میلیۆن متر سێجایە.
کەم بەمبەستی ئاودێریکردنی 10,000 هکتار لە زەوی کشتوکاڵی تەرخان کراوە وە سەرچاوێکی ئاو خواردنەوە هەژمار دەکرێت بۆ شاری مەریوان و دەوروپشتی ئەم بەنداوە کاریگەری زۆر خراپی لەسەر هەرێمی کوردستان هەیە بەڵام کاریگەریەکانی تا ئیساکە دەرنەکەوتووە لەبەر ئەوەی چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لە دوای ساڵی 2013-14ەوە داباری یان ڕێژەی داباری لە کورسانە و لە ئێرانە زۆر بەرز بوو بۆیە تا ئیساکە دەرنەکەوتووە بەڵام ئەگەر ڕێژەی داباری کەم بێتەوە ئەم بەنداوە کاریگەریەکانی زۆر بە خراپی دەرەکەوێت. شەشەم بەنداوی ئازادبنێری پیاڵێن ئەمیش لەسەر لقی گۆرە دروست کراوە توانای خەزمکردنی 300 میلیۆن متر سێجار هەیە بەنداوی زێوەی هەیە کە ها لە شاری کامیاران توانای خەزمکردنی 17 میلیۆن متر سێجار ئاوی هەیە مەبەست لێ ئاودێریکردنی 2500 هکتار لە زەوی کشتوکاڵی ئەمجا بەنداوێکی تری هەیە پێڵێن بەنداوی ژاوە طبعا ئەم بەنداوێکی کۆنکریتیە و لە چەند ساڵی ڕابردووە چەند ساڵی لە دوای یەک بە باشترین بەنداوە کۆنکریتەکانی جیهان هەڵبژێردرا ئەمەنە بەهێز و بەقوت کردیانە توانای گلدانەوەی 172 میلیۆن متر سێجار ئاوی هەیە مەبەست لەم بەنداوە 17,000 هکتار زەوی کشتوکاڵی لە زەوی دەیمەوە بکەنە زەوی کشتوکاڵی بەراو ئەمە بەنداوی ئازاد بنێرە بۆ نمونە ئەمیش بەنداوە کۆنکریتەکەیە کە باسمان کردێکێکە لەو بەنداوانەی کە بە باشترین دیزاین و بەهێزترین دیزاین دروست کراوە ئەمجا کە بەنداوی ئازادیان هەیە تەمان توانای خەزمکردنی 7 میلیۆن متر سێجار ئاوە مەبەست لێ ئاودێریکردنی 4200 هکتار زەوی کشتوکاڵیە طبعا ئەم بەنداوانش بە دەوروپشتی ئەم بەنداوانیان نزیک ئەم بەنداوانە پرۆژەی پیشەسازیش دروست کراوە ئەم بەنداوانە ئاوەگەینە پرۆژە پیشەسازیەکانیش هەروەها دەهم بەنداوی سلێمان شاها 48 میلیۆن متر سێجار ئاو خەزنەکات مەبەست لێ ئاودێریکردنی 2600 هکتار زەوی کشتوکاڵی لە ناوچەی سەنقەر و لە بەشێک لە کرماشان بەنداوی 11هەم ئەمیر ئابادی پێڵێن کە بە هەمان شێوە لە کامیاران دروست کراوە توانای خەزمکردنی 6 میلیۆن متر سێجایە بۆ ئاودێریکردنی 855 هکتار زەوی بەنداوی ڕامشاد بە هەمان شێوە توانای خەزمکردنی 6 میلیۆنە بۆ ئاودێریکردنی 355 هکتار و ئەخیر بەنداو لە بەشی یەکەمی پرۆژەی ئاوەسێری پرۆژەی ئاوی گەرمەسێر بەنداوی ئەزگەڵەیە کە نزیکە لە سەرتەکی بەمۆ ئەو دیوی سەرتەکی بەمۆ لە دیوی ئێرانەوە ئەمە ئەخیر بەنداوە ئەم بەنداوە توانای خەزمکردنی 30 میلیۆن متر سێجار ئاوی هەیە بەڵام ئەم بەنداوە دراوەتە دەم تونێڵی نەوسودەوە تونێڵی نەوسود هەموو ئاوەکە لە ئاوەزێڵی ڕووباری سیروان کۆکاتەوە ئەیتێرەتە بەنداوی ئەزگەڵەوە لە بەنداوی ئەزگەڵەوە بە پرۆژەی ئاوی بە کەناڵ و بە بۆڕی هەر هەمووی ئەو ئاوە ئەگوازرێتەوە بۆ ناوچەکانی تری ئێران طبعا لە نێو ئەم پرۆژەیە جگە لە سیانزە بەنداوەکە هەندێک کەناڵ و هەندێ بەندی ڕێکخەری هەیە یان خۆیان پێڵێن بەندی انحرافی ئەمە چیەکات ئەو ئاوە زیادانە کە لە بەنداوەکانە ئەومێنێتەوە ئەبوایە بێتە ناو خاکی عێراقەوە یعنی وەکو ئاوی زیادە و ئاوی لافاوە ئەوان چی لەکەن ڕێگری لەکەن نایڵن بێتە ناو خاکی عێراقەوە بەڵکو چی لەکەن ئەیگۆڕن بۆی پێڵێن بەندی انحرافی ئەیگۆڕن ئەیکەنە ناو تونێڵی نەوسودەوە یعنی بۆ نمونە سیر بکەین ئەگەر لەیرەیە شاشەکە گەورە بکەمەوە ئەمە یەکێکە لە بەندەکان بەندی انحرافی مەرەخێڵ بۆ نمونە ئەمە چیەکە ئاوە زیادەکە لەیرە لە بەنداوەکانەوە دەرەچێ ئەبێ بچێتە ناو خاکی عێراقەوە بەڵام ئەوان چیەکەن بەندێکی انحرافیان دروست کردووە بۆ ئەوەی ئاوەکە نەقڵ بکە یەکسەر نچێتە ناو خاکی عێراقەوە چی لێ بکە بیکاتە ناو تونێڵی نەوسودەوە بە هەمان شێوە لە ئاوەزێڵی لێڵە هەروەها زمکان و گردی قاسمان و ئیمام حەسەن ئەمانە هەر هەمووی ئاوە زیادەکان چیە کات کۆیە کاتەوە ڕەنگە لەمرە بە وازەحی دیار بێ سێ ئەمە ئاوە زیادەکانە ئەبێ بێتە ناو خاکی عێراقەوە ئەلێرەوە ئەبێ بێتە ناو خاکی عێراقەوە دواتر بچێتە ناو بەنداوی دەربینی خانەوە یان تێکەڵ بێ لەگەڵ ڕووباری سیروانە بۆ نمونە ئەوان چیان کردووە لێرە بۆ نمونە بەندی انحرافیان دروست کردو ئەمە بەندە انحرافەکانە ئەم ڕەخێڵامە لەڵێ ئەمە زمکان ئەمە گردی قاسمانە ئەمیش ئەزگەڵەیە دانەیەکیان لەیرە بۆم تازەی دروست کردووە هەرچی ئاوی زیادە ئەمێنێتەوە ئەیخەنە ناو تونێڵی نەوسودەوە بۆ ئەوەی لە داهاتووە یەک دڵۆپ ئاو لە ئاوەزێڵی ڕووباری سیروانەوە نەتێتە ناو خاکی عێراقەوە کە ئەمە شتێکی زۆر مەترسیدارە بەڕاستی
طبعا تونێڵی نەوسود ئەگەر تەرکیزێ بکەین سەر تونێڵی نەوسود وتمان تونێڵی نەوسود بەس ئەو سیانزە بەنداوە هەر هەمووی بەیەکەوە بەسترێتەوە لەگەڵ ئەوەی ئەو بەنداوانە کە ئاوی زیای لێ دەرەچێ ئەم تونێڵە کۆیە کاتەوە لە ڕێ ئەو بەندە انحرافیانەوە کۆیە کاتەوە ئەیگوازێتەوە بۆ ئەزگەڵە یەکەم پرۆژە لە داریانەوە دەسی پێکات کە درێژی ئەم پرۆژەی نەوسود بۆ نمونە بۆ ئەم کەناڵە ئەو تونێڵە ئاو کۆکاتەوە لەیرەوە بە نزیکەی 49 کیلومتر ئەیگوازێتەوە بۆ ئەزگەڵە دواتر لە ئەزگەڵەوە پرۆژەی دوم دەسی پێکا کە ئەیگوازێتەوە ئاوا گوازێتەوە بۆ ناوچەکانی تری ئێران طبعاً ئەم تونێڵە گەورەترین تونێڵەکانی جیهانە تونێڵی مەبەستم تونێڵی گواستنەوەی ئاو درێژەکەی نزیکەی 49 کیلومترە تیرەکەی بەگشتی 6 متر 125 سانتیمە و لە هەندێک شوێن تیرەکەی ئەگاتە 9 متر ئەمەندە گەورەیە ئەم تونێڵە ئامانج لە دروستکردنی ئەم تونێڵە گواستنەوەی 7 متر سێجا لە یەک چرکەیە لە بەنداوەکان کە باسمان کرد ئەو سیانزە بەنداوە ئەیگوازێتەوە بۆ بەنداوی ئەزگەڵە لەو 12 بەنداوە ئەیگەێنێتە بەنداوی ئەزگەڵە دواتر لە بەنداوی ئەزگەڵەوە ئەچێ بۆ شوێنی تر ئەمە توانای هەیە بۆ نمونە لە ساڵێکە 1 تا 1.6 ملیار متر سێجا ئاو بگوازێتەوە بۆ بەشی دووهەم یان لە بەشی یەکەمەوە بیبات بۆ ئەزگەڵە و لە ئەزگەڵەوە نزیکەی 1.6 ملیار متر سێجا ببا بۆ پارێزگای ئیلام و خوزستان بەمبەستی کشت و کاڵکردن طبعا ئەمە تونێڵەکەیە سەیریکەن تونێڵێکی زۆر گەورەیە لە هەندێک شوێن ئاوتمان تیرەکەی 9 مترە لە هەندێک شوێنە 6 مترە تونێڵێکی ئاوی زۆر گەورەیە بەداخەوە تا ئێساکە هیچ ڕێگریکی لێ نەکراوە پرۆژەکەیش تەواو بووە طبعا ئەمە ئامانجێکی وێرانکارە لەبەرەوەی ئێران ئەم پرۆژەیە بە گەورەترین پرۆژەی ئاوی گەرمەسێر بە گەورەترین خەڵاتی نیشتیمانی دادنێت بۆ دانیشتوانی ناوچەی ڕۆژئاوای ئێران طبعا ئەمە سندوقێکیان هەیە پێڵەن سندوقی نیشتیمانی بۆ گەشەپێدانی خاک و ئاو ئەمە لە ڕووی کشتتوکاڵەوە ئەمە بە بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان کراوە ئەو بەنداوانە لەسەر ئەرکی حکوومەت دروست کراوە درێژی ئەم پرۆژەیە 450 کیلومترە لە کرماشان و دەستی پێکات تا سنووری خوزستان وتمان کە پێشتر باسمان کرد 50,000 هکتار زیاتر لە 50,000 هکتار زەوی کشتتوکاڵی ئەبوژێنێتەوە و بەنداوەکانی ئەم پرۆژەیە توانای خەزمکردنی 700 میلیۆن متر سێجا تا 1 ملیار متر سێجا ئاویان هەیە ئەمە جگە لەوەی کە وتمان 1.6 ملیار متر سێجا ئەگوازنەوە بۆ ناوچەکانی تری ئێران وەکو ئیلام کە ئەکەوێتە سنووری محافەزەی کورد لە عێراقا طبعا بەتەوابوونی ئەم پرۆژەیە ڕووباری سیروان چونکە 70% لە ئێرانەوە تێ 70%ەکەمان لە دەستەچێت و هەروەها ڕووباری سیروان لەبەرەوەی ڕووبارێکی نێودەوڵەتیە تایبەتمەندی نێودەوڵەتێکی نامێنێت تەواو تەنها ئەو 30% ئەمێنێتەوە کە لە ناوخۆی کورسانەوە لە سلێمانی بۆ نمونە کۆ بێتەوە تایە طبعا ئەو 30% کە ئەمێنێتەوە خۆتان نەزانن زۆربەی زۆری ئاوی زێڕابی شارەکانە بۆیە بەکاری خواردنەوە بۆ کشت و کاڵیش بەکار نایە و ئەمە کاریگەری زۆر قرس و گەورەی ئەبێ لەسەر عفوگێتان لێمە بەڵێ مامۆستا طبعا ئەمە کاریگەری زۆر خراپیە بێ بە تایبەتی لەسەر بەنداوی دەربەندی خان و بەنداوی حەمرین لە ئایندەیە هەروەها کاریگەری زۆر خراپی لەسەر ناوچەی گەرمیانە بێ خۆتان نەزان ناوچەی گەرمیانی کێکە لەو ناوچانەی کە تووشی گرفتی بە بیابان بوون بووە و مەترسی زۆر گەورەی لەسەرە و بە بیابان بوون خۆتان نەزانم تەنها بە ئاو چارەسەرەکرێ بەداخەوە ئەگەر ئاویش لە گەرمیان بڕیا ئەوە ئەستەمە چارەسەر بکرێ و کێشەکان بەرەو خراپتر ئەچێت سەرڕای ئەوەش طبعا پاشماوە کشتتوکاڵەکان لە ئاوی زێڕابی شارەکان کۆکرێتەوە لەناو ئەو ڕووبارەیە طبعا ئەمە لە ئایندەیە کاریگەری زۆر خراپتریشیە بێت لەسەر ڕووباری سیروان کاریگەریەکانی یەکێک لە کاریگەریەکانی تری ئەوەتانێ کواڵەتی ئاوەکە تێکەچێ لەبەرەوەی ڕێژەی سوێری ئیسی بەرزە بێتەوە و کاریگەری خراپی دروستەکە ئەگەر بەکار کشتتوکاڵ بێت طبعا کاریگەری لەسەر زەوی کشتتوکاڵەکانیش دروستەکە طبعا ئەم بەنداوانە کە ئێران دروستی کردووە هەر هەمووی لەسەر سنووری کورسانە ئەم بەنداوانە ئەکەونە سەر هێڵی بوومەلەرزە و خۆتان نەزانن ناوچەی نێوان عێراق و ئێران ئێساکە لە ڕووی بوومەلەرزەوە ناوچەیەکی ئەکتیڤە زۆر
بۆیە ئەو بوونی ئەو بەنداوانە لەسەر سنوور کاریگەری زۆر خراپی لەسەر عێراقەیە بە تایبەتی ئەگەر بوومەلەرزەیەکی بەهێز ڕوویدا ئەو بەنداوانە بۆ نمونە شکیان یان بەلانی کەمەوە تونێڵی نەوسوود شکاوە کاریگەری لەسەر ناوچەکانی هەڵەبجە و گەرمیان دروستەکە بۆیە ئەبێ حکومەت عێراقی چونکە شتەکان لە ڕێی کوردستان و ڕەنگە زەحمەتە چارەسەر بکرێ بەڵام لە ڕێی حکومەتی عێراق و ئەگەر حکومەت عێراقی نیازی هەبێت توانێت ئەو کێشانە چارەسەر بکات لەگەڵ ئێرانە باس ئەم شتانە بکات کاریگەری زۆر خراپی لەسەر دانیشتوانی عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی ئەبێ. دووهەم پرۆژە کە یەکێ لە پرۆژە گەورەکانی ئێرانە پرۆژەیەکی زۆر گرنگە ئەوش پرۆژەی گەشەپێدانی دەریاچەی ورمێیە کە لەسەر زەی بچووک دروستیان کردووە. طبعاً لەسەر زەی بچووک پرۆژەی زۆر گەورەتریان هەیە بەڵام من تەرکیزم کردوەتە زەر پرۆژەی گەشەپێدانی دەریاچەی ورمێ چونکە بەڕاستی یعنی ئەمە دزینی ئاوە ئەمە لە ڕووی ئەخلاقیەوە یعنی ئەبوایە هیچ لایەنێ قبولی نەکردایە بەداخەوە کاریگەری زۆر خراپی لەسەر عێراق و کوردستانە بێت چونکە ئەم ئاوە مافی ئێمەیە مافی تەنها وڵاتی ئێران نییە. طبعاً ڕووباری زەی بچووک لە ئێرانەوە لە بەرزایەکانی لاجانەوە سەرچاو ئەگرێت و درێژترین لقەکانی ڕووباری دجلەیە و گرنگترین لقەکانیەتی و سەرچاوەیەکی زۆر گرنگە بۆ هەموو ناوچەکانی کوردستان لە سلێمانی و کەرکووک و هەروەها بەشەکانی تر لە عێراق وەکو پارێزگای سەلاحدین و هەروەها بەنداوی دوکانی لەسەر دروست کراوە. طبعاً ئێران پرۆژەی زۆری لەسەر دروست کردووە بە تایبەتی ئەم پرۆژەیە لەبەرەوەی ئەوێ ئاو لە ڕووباری زێ بچووکەوە بگوازێتەوە بۆ دەریاچەی ورمێ کە دەریاچەی ورمێ نزیکەی لە ساڵی 1998ەوە تووشی گرفتی وشکبوون بووە یعنی سێکە بۆ نمونە ئەم وێنەیە لە ساڵی وازامنەوەتونەوە یان 2000 ئەمە ئەم وێنەیە گیراوە ئەمە دەریاچەی ورمێ ناوچەیەکی گەشتیاریە سێرکە ئێستاکە چی پێی هاتووە ئەم وێنەی هین 2000 بۆی قەروبووی ئەو ئاو بکاتەوە کە ساڵانە لە دەستێچێت. طبعاً ئەمە جگە لە پرۆژەکانی ترۆک و ئاماژەم پێی کرد نیازی هەیە نزیکەی لە زێ بچووک و سیروان نزیکەی 1.5 ملیار مەتر سێجا ئاو بۆم بەسی کشتتوکاڵ بەکاربێنێت. پێکاتی پرۆژەی گەشەپێدانی دەریاچەی ورمێ یەکەم بەنداوتیایە بەنداوی سێڵڤەیە. طبعاً ئەمە لەسەر لقی لاوە دروست کراوە لقێکی سەرەکی ڕووباری زێ بچووکە توانای گلدانەوەی 84 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. طبعاً ئەمە بەس بەنداوەکەی بەس دەریاچەکەی توانای گلدانەوەی 84 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە بەڵام بەس لە دروستکردنی چییە ئاودێری زەوی کشتتوکاڵەکان لەو ناوچەیە نزیکەی 9000 یان 10000 هەکتار لە زەوی کشتتوکاڵی ئەبۆژێنێتەوە و ساڵانە هەر لەم بەنداوە نزیکەی 7 ملیۆن مەتر سێجار تەرخان کراوە هەر بۆ ئەو مەبەستە و ساڵانە نزیکەی 18 ملیۆن مەتر سێجار بۆم بەسی خواردنەوە تەرخان کراوە بۆ ناوچەی پیرانشار و هەر لەو بەنداوە لە ڕێی تونێڵەوە 8 ملیۆن مەتر سێجار تەرخان کراوە بۆ ئاودێریکردنی نزیکەی 18000 هەکتار لە زەوی کشتتوکاڵەکان کەکەوێتە نێوان ئەم بەنداوە و بەنداوەکەی تر کە لە دوای ئەمەوەتەیە کە پێڵێن بەنداوی ئەشنۆیە. پاشکۆی ئەم بەنداوە چی و چین چونکە ئەو بەنداوە تەنها بەنداو نییە فرەمبەستە بەنداوێکی فرەمبەستە. ئەو بەنداوە لە چی پێکاتەوە جگە لە دەریاچەکەی کەناڵی جلدیانیان لەسەری دروست کردووە کە درێژی ئەم کەناڵە 35 کیلۆمەترە کەناڵێکی ئاویە ساڵانە نزیکەی 190 ملیۆن مەتر سێجا ئاوە گوازێتەوە بۆ دەریاچەی ورمێ. ئەم کەناڵە بەستراوەتەوە بە بەنداوی ئەشنۆیان بەنداوەکە ناوێتی پێڵێن چپرابات. ئەم بەنداوە چییە؟ بەنداوێکی ڕێکخەرە وەکو ناظمە مەبەستی کۆنتترۆلکردنی ئەو بڕئاوەیە کە لەو بەنداوە دەرەچێت لە سلڤەوە دەرەچێت وەکو ئاوی زیادە واتێتە ناو کەناڵی جلدیانەوە دواتر ئەچێتە ناو دەریاچەی ورمێەوە. توانای گلدانەوەی ئەم بەنداوە 46 ملیۆن مەتر سێجایە کە بڕێکی تەرخان کراوە بۆ خواردنەوە بڕێکی تەرخان کراوە بۆ کشتتوکاڵکردن بەڵام ڕێژەیەکی زۆری ئەگوازرێتەوە بۆ
دەریاچەی ورمیە. ئەمجا ڕووبارێکی هەیە، ڕووبارێکی دەستکردیان دروست کردووە کە پێڵێن ڕووباری کانیڕەش. تەمان خۆی لە ئەستا ئەم ڕووبارە هەبوو، بەڵام دەستکاریان کردووە، گەورەیان کردوێتەوە بۆ ئەوەی ڕێژەیەکی زۆر لە ئاو بگوازێتەوە لە سێڵبەوە، لە بەنداوی سێڵبەوە بۆ دەریاچەی ورمیە. درێژی ئەم ڕووبارە دەستکردە نزیکەی 12 کیلۆمەترە. دواتر ڕووباری یان کەناڵی گداریان هەیە، بە هەمان شێوە ئەم ڕووبارەشە دەستکاری کراوە بۆ بتوانێت ئاو لەو شوێنەوە لە ڕووباری کانیڕەشەوە کە لە سێڵبەوە ئەتێ بگوازێتەوە بۆ ناو بەنداوی، بۆ ناو دەریاچەی ورمیە. یعنی شتێکی زۆر عجیبیان دروست کردووە. یعنی ئەگەر لە ئێریا سەیری بکەین سەی لە بەنداوی سێڵبەوە چیان کردووە، شتێکی انحرافیان دروست کردووە، ئاو کۆکاتەوە لێرەوە لەم بەنداوە، ئەنجا کە ئەیباتە بەنداوی چپر ئاباد، دواتر ئەیباتە گدار لە ڕێی کانیڕەشەوە، بۆ نمونە گەر سەری کانیڕەش بکەین، دواتر ئەیباتە ناو دەریاچەی ورمیەوە. یعنی شتێکی زۆر عجیبیان دروست کردووە، نزیکەی 400-500 کیلۆمەتر ئەو ئاوە ڕێیەکا بۆی بەس بۆ ئەوەی ئاو بگەێنە دەریاچەی ورمیە. یعنی مەبەستەکە زۆر گەورەیە. دووهەم بەنداو لەم پرۆژەیە بەنداوی کانیسێوی پێڵێن. تەمان ئەم بەنداوی شەر بەنداو نییە، چەند پێکاتەیەکی هەیە. یەکەمیان بەنداوەکە خۆیەتی کانیسێوە، لەسەر لەتی کەلاس دروست کراوە، توانای گڵدانەوەی 327 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. لەگەڵ ئەم بەنداوە کەناڵێکی گەورەیان هەیە کە پێڵێن کەناڵی بادین ئاباد. ئاو لە بەنداوی کانیسیبەوە بە بەردەوامی، نەک تەنها ئەو 327 میلیۆن مەتر سێجا، جگەلەوە ئاو بە بەردەوامی هەرچی ئاوەتێتە ناو کانیسیبەوە ئەگوازێتەوە بۆ دەریاچەی ورمیە، وە ساڵانە نزیکەی 650 میلیۆن مەتر سێجا ئاو ئەگوازێتەوە بۆ دەریاچەی ورمیە، کە ئەمە شتێکی زۆر گەورەیە. درێژی ئەم تونێڵە 36 کیلۆمەترە. تەمان ئەمە دووەم گەورەترین تونێڵە لە جیهانە کە بۆ مەبەستی گواستنەوەی ئاو دانراوە. تیرەکەی 5 مەترونیوە. ئەگەر سەیری بکەین بە تونێڵێکی زۆر گەورەیە، زیاتر لە 36 کیلۆمەتر ڕێکا بۆ ئەوەی ئاو لە ڕووی ئەم تونێڵەوە بگوازێتەوە، ئاو لە ڕووی ئەم تونێڵەوە بگوازێتەوە لە کانیسیبەوە، بۆ نمونە ئەیگوازێتەوە بۆ گدار کە پێشتر باسمان کرد، ئەمجا ئەچێتە ناو دەریاچەی ورمیەوە. طبعا ئەمە ئیتر نازانم حکوومەتی عێراقی حکوومەتی کوردستان بێ ئاگان یان خۆیانیان بێ ئاگا کردووە، ئەوایە قسەیان هەبووە لەسەر ئەم پرۆژانە، بەداخەوە تا ئێساکە هیچ قسەیەکیان نییە و هیچ ناڕەزایەتیەکیان دەرنەبڕیوە. طبعا ئەم دوو پرۆژەیە کە باسمان کرد، ئەم دوو بەنداوە کە باسمان کرد لە پرۆژەی گەشەپێدانی دەریاچەی ورمیە، ئەبێ لە ساڵی 2021 تەواو بێت. بۆیە ئەبێ ئەمە خۆمان ئامادە بکەین بۆ ساڵی 2021 بۆی تووشی کێشەیەکی گەورەی کەم ئاوی بین، چونکە ئەم بەنداوانە ئەم پرۆژەیە کە دروست کراوە لەسەر حساب مافی عێراق، مافی وڵاتیانی عێراق و باشووری کوردستان دروست کراوە. و من پێم وایە لە دوای ساڵی 2021 گەر 2022 بێت 2023 بێ، یعنی لەم ساڵانەیە تووشی گرفتی زۆر گەورە بین، بە تایبەتی ناوچەکانی سەروی سلێمانی، بە تایبەتی و ناوچانەی کە زێ بچووکی تێپەڕەبێت، تووشی گرفتی زۆر گەورە ئەبن، چونکە دەیان هەزار لە زەوی کشتوکاڵەکان، دەیان 1200 لە زەوی کشتوکاڵەکان لە هەرێمی کوردستان لە ناو ئەچن. هەروە پرۆژەکانی ماسی کە لەو ناوچانە دروستکراوە هەرەسەتێت و تووشی کارەساتی زۆر گەورە بێ، و لە ئایندەیە لەبەرەوەی ئاوی سەر زەوی نامێنێت، خەڵک دەسەبا بۆ ئاوی ژێر زەوی، بۆیە ئەمە گەورەترین مەترسی بۆ ئاوی ژێر زەویش دروستەکە لەو ناوچانە، و کارەساتی زۆر ژینگەی گەورەش دروستەکە بە دوای خۆیان ئەهێنێ. طبعا ئەم پرۆژانەی ئەخیر سلایدامە داوای لێ بڕنەکەم زۆر دیلەژەم پێکێشە. ئەم پرۆژانە کە دروست کراوە ئەبوایە، یعنی پێشتر حکوومەتی عێراقی بە تایبەتی و حکوومەتی هەرێمی کوردستان قسەیان لەسەر بوایە، چونکە تەکیدم هەر نەبێ خەڵکێکیان هەیە، بۆ نمونە وەزارەتی کشتوکاڵ نابێ ئاگای نەبێ لەم شتانە، هەر ئەبێ ئاگایەکیان هەبێ لەم پرۆژانە کە دروستەکرێەوە. ئێران هەوڵەدا ساڵانە ئێمە بە تایبەتی لەمان 1970 تووشی گرفتی ئاوەتین و خەڵک هاوارەکە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە باسەکرێت کە ئاوەکەیان لێمان بڕیوە، ئەبوایە شتێکیان بکردایە، بەداخەوە تا ئێساکە هیچیان نەکردووە. و چارەسەرکردنی ئەم کێشەیە یەکەم شت ئەوە تا هەندێک شت نایشارم و هەندێک شت لە دەست دەرچووە. بۆ نمونە لەم فترەیە بە تایبەتی
لەم ماوەیە کە زۆربەی بەنداوەکان دروست کراوە ئەو پرۆژەیە کە باسم کرد پرۆژەی ئاوی گەرمەسێر دروست کراوە زەحمەتە ئێران دەست هەڵگرێ لەو پرۆژەیە شتەکان لە دەست دەرچووە بەڵام ئەتوانین لە ڕووی ئیتفاقیاتی نێودەوڵەتیەوە ئەتوانین زەخت لە ئێران بکەین بۆ ئەوەی چارەسەری ئەو کێشانە بکەین بەڵام پێویستە ئێمە لە ناوخۆی خۆمانە سەرچاوەکانی ئاو بە شێوەیەکی زانستی بەڕێوە بکەین بە تایبەتی لە ناوخۆی کورسانە و لە ناوخۆ عێراقا بە هەمان شێوە یعنی چی معقولێتێکی ئاوی لافا و ئەتێدە ناو کوردستانەوە لە زێوی چووکەوە بێیان لە ڕووباری سیروانەوە بێ دواتر بچێتە ناو ڕووباری دیجلە و بچێتە ناو شەتل عەرەبەوە ئێمە هیچ پرۆژەیەکی کشتوکاڵی ئەوتۆمان نییە ئەمە عقل تەسەووری ناکە ئەوێ حکوومەت هەڵ بدات کێشەی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو لە ناوخۆی وڵاتە دروست بکات چونکە ئەمە گەورەترین کێشەیە دواتر ئەتوانی ڕێککەوتن لەگەڵ وڵاتانی سەرچاوە بکەین یعنی پێشتر بۆ نمونە من لە کتێبێکات لە ساڵی 2013 نووسیمە ئەڵێ مەتوانین نەوت بەکاربێنین وەکو فشارێک لە ئایندەیە بۆەوەی فشارێک لەسەر وڵاتانی سەرچاوە دروست بکەین بە تایبەتی تورکیە بۆ ئەوی ئاڵمان بداتێ بەڵام بەداخەوەی ساگە نەوتەکەمانش لە دەست دەرچووە نەوتەکەی سەمەڵکی تورکیە ئەوەشمانە لە دەست چووە بەڵام هەر ئەبێ ڕێککەوتنێک هەبێ لە نێوان ئەم وڵاتانەیە ئێمە مافی خۆمان بپارێزین چونکە ڕووبارەکان شتێکیانەیە پێڵێن مافی مێژووی یعنی ئەمە شتێک نییە ڕووباری دجلە هەزارها ساڵە دروست بووە خی گەورە دروستی کردووە مافی هاوڵاتیانی عێراقی هاتیە شتێکی مێژوویە معقول نییە تورکیا یان ئێران بێ ڕووباری سیروان کە شتێکی مێژوویە لە هاوڵاتیانی کورسانی بڕێت ئەمە شتێکی نامەعقولە ئەبێ حکوومەت بجوڵێ ئەگەر بە جوڵانەوەی هێزیش بێ ئەبێ شتێک بکات یعنی معقول نییە ئەم مافەمان لەدەست بچێت چوارەم چارەسەر چییە چوارەم خاڵی چارەسەر ئەوەتانە ئێمە بەنداو دروستکەین یعنی ڕاستە من اختصاصی من بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو لە نێوانیان بەڕێوەبردننی ژینگەیە پێم ناخۆشە بەنداو دروست بکرێت لە ڕووی زانستیەوە لە ڕووی ژینگەیەوە شتێکی خراپە ئاعترافەکەم کە شتێکی خراپە و کاریگەری خراپی ئەبێ لە ئایندەیە بەڵام ئێمە هیچمان بەدەستەوە نەماوە یعنی تەواو ئەو شتانەی کە ئێران دروستی کردو تورکیا دروستی کردووە ئێمە یعنی دەوری تەماشاکەرمان بینیەوە تا ئێستا یان سەرچاوەکانی ئەومان خەریک لە ناوە چیە یعنی ڕۆژێک من ها لە بەرچاو ڕۆژێکەتی ئێمە هەڵدێن ئاو بکڕین ئێمە یعنی ئەبێ فکرەوە بکەینەوە بەنداو دروستکەین گۆماو دروستکەین یعنی بەنداوی بێخمەیەکێکە لەو بەنداوانەی کە نەک تەنها کوردستان تەنانەت عێراقیش دەربازەکە لە کێشەی کەم ئاوی بۆیە پێویستە بەنداو دروست بکرێت ئەگەر بەنداوەکانیش گەورە نەبن بەڵام بەنداوی بچووکیان مامناوەند دروست بکرێت گۆماوی ئاو دروست بکرێت بەڵام ئەم شتانە ڕێی من ئەوەتانێت کە دروستەکرێت لەلایەن کۆمپانیا بیانیەکانەوە دروست بکرێن نەک کۆمپانیای کوردی و کۆمپانیا عێراقی و کۆمپانیا ئێرانی کۆمپانیای تورکی چونکە ئەمانە بۆ خۆیان شت دروستەکەن تورکیا و ئێران بۆ خۆیان شت دروستەکەن بە کواڵیتیەکی بەرز بەڵام بۆ ئێمە شتێکی ئەوتۆ دروست ناکەن بە کواڵیتی بەرز یان عێراق یان کوردستان ئەو بەنداوانەی کە دروست کرا لەم ماوەیە خۆتان بینیتان هەندێک جار کۆنکریتی بەنداوەکە ئاو بردێتی لافاو بردێتی بۆی من هەم لەگەڵ ئەوەیە ڕێی من ئەوەیە ڕاستە کاریگەریەکانی خراپە بەڵام هیچمان بەدەستنەوەەوە ئەبێ ئێمە هەڵ بدەین بەنداو دروست بکەین و بەنداوەکان بە شێوەیەکی زانستی لەلایەن کۆمپانیای نێودەوڵەتیەکانەوە دروست بکرێت زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ گوێگرتنتان داوای لێبوورنەکەم ڕەنگە درێژم پێدا بێ و چەند جارێکیش خەتەکەم بڕا چونکە ڕەنگە ژوورەکە لەبەر مناڵەکان دەرگاکانم داخستووە داوای لێبوورنەکەم زۆر سپاس بۆ سابمەتەلیب دەستخۆشی دەکەین و سپاس دەکەین کە ئەم شەو لەگەڵمان ماندوو بوو ئەزیز چێشە بەڕاستی سمینارێکی پڕ سوود و بەهادار بوو لەوانەیە بەشێک لە ئێمە کە زانیاریمان نەبێت یان بەو شێوە نەبێتەوە لەو هەڕەشەمە پرسیانەی ئەو بەنداوانەی ئێران و تورکیا ئاگدار نەبین بۆیە زۆر سپاسی دەکەینکەوە زۆر بەوردی باسی کرد و ئێستاش داوا لە ئێوەی بەشداروی بەڕێز دەکەین ئەگەر هەر کەسێک ئەمەوە تکایە بە پرسیارەکانی بکات و مامۆستا نامەکان دەبینی ڕێگەی واللهی بە بیان کەمەوە بەخوانەیان بینیوە و ئێستاش فۆرمەکەتان بۆ دادەنین هەر لە شوێنی نامەکە دەتوان فۆرمەکە پڕکەنەوە و لە پرسیاری خۆشتان بکەن مامۆستا پرسیارەکان وەڵام بداتەوە ئێوەش فۆرمەکانتان پڕ بکەنەوە و دووبارە داوای لێبوورن دەکەین بەهۆی ئەو کچڕانەیەکەوە ڕوویدا بەڵام وەک دەزانن کێشەی ئەنتەرنێت و کارەبا لە کوردستان و عێراق جگە لە کێشەی ئەوکە مامۆستا باسی کرد ئەوانش دوو کێشەی سەرەکین چارە نابن زۆر ڕاستە
ببورن مناقەشە ناتوانین، بەڵام ئەگەر پرسیارێکتان هەیە دەربارەی ئەو سیمیناریان هەر زانیاریش دەتانەوێت زیاتر وازحیان ڕوونی بکاتەوە مامۆستا دەتوان بپرسن. هەر پرسیارێکتان هەیە لە خزمەتتانم. ئەو پرسیارەکانم نردی مامۆستا. واللهی لام دەرناکەوێت ئەگەر بخوێنیتەوە مەمنونتەوە دانەدانە. بیان خوێنمە ئوستاز. وەڵام مەمنونم ئەگەر دانەدانە پێم بڵێ بەسەر چاوەڵام تێدەمەوە. دەستان خۆش بووی ئوستاز، بەڕاستی بابەتێکی گرنگ و سەرنجڕاکێش بوو، یعنی زانیاری زۆر باشی تێدا بوو. بەڵام پرسیارەکانی من ئەوەیە، یەکەم 5 پرسیارم دانایە هە لە گروپەکەی دامنایە، ئەگەر نەتبینیام دەی خوێنمەوە. چۆن عێراق و کوردستان لەو مەترسیانی باست کرد ڕزگاری دەبێت، یان کار لە کار ترازاوە هەر دەبێت دووساری وشکەساری و قەیران بین. مەبەستم ئەوەیە ئەوە پرس و بابەتێکی حاتمیە هەر دەبێت ڕوو بدات یان چارەسەری هەیە. ئەو پرسیاری یەکەمە. پرسیاری دووەمیش بکەم ئەگەر وەڵامت بدەمەوە تخوا دانەدانەک لە فکرم بچێت. طبعا ئەم شتە کە باسیم کرد 100% ڕوبەڕوومان نەبێتەوە، یعنی مەجالی تیانە 2021 نەبێ 22 23 تا 25 وەزعەکە زۆر بەرەو خراپیە چێت، چونکە ئەمە نەک تەنها قسەی منە، قسەی پسپۆرانی بواری ئاوە کە ئەڵێن عێراق لە دوای ساڵی 2025 گەورەترین کێشەی ڕوبەڕووە بێتەوە. چارەسەرەکەی ئەوەتانە، یەک من ئاماژەم پێدا، یەک ئەبێ سەرچاوەکانی ئاو لە ناوخۆی وڵاتی ئێمەیە بە شێوەیەکی زانستی بەڕێوە بێن. یعنی معقول نیە ئێساکە منۆکو پێشتر ئاماژەم پێدا شوێنێکی وەکو گەرمیان ڕووباری سیروانمان هەیە، ئەتوانین هەموو ناوچەی گەرمیانی پێ سەوز بکەین. چی معقولیەتێکی هاتە ئێساکە هاوڵاتیان لەناو ماڵەکانی خۆیانە بیر لێدەن کە 100 متر دوورە لە ڕووبارەکەەوە، 100 متر دوورە لە ڕووبارەکەەوە بیر لێدا. طبعا یاسایەکیش نییە لە کورسانە تا ئێساکە ئاو بپارێزێت. پرۆژه یاسا بووە، بەڵام تا ئێساکە نەبووەتە یاسایەک. زۆر قەناعەتمیش بە پرۆژه یاسا و یاسا ئەم شتانە نییە. حکومەت ئەبێ باڵا دەست بێ لەو شتانەیە چارەسەر ئیشەکان بکە. ئەمجاکە ئەبێ اتفاقیات لەگەڵ وڵاتانی سەرچاوەیە بکرێ، زەختێکی زۆر گەورە دروست بکرێ. تاکە ئێمە گیرۆدەی دەستی ئێران و دەستی وڵاتانی تر بین، دەستی تورکیا بین. ئەبێ حکومت خۆی فکرێ بکاتەوە، زەختێکی گەورە دروست بکە، ڕێکخراوە دەوڵەتیەکان بێرێتە سەرخەت. طبعا ئەمە جینۆسایدەکە ڕووەدا لە عێراقا، بە تایبەتی لە کورسانە. ئەمەی کە ئەکرێت تو ئاو لە خەڵکە بڕیت، ئەمە گەورەترین لە ڕووی زانستیەوە لە ڕووی زەمیرەوە ئەمە شتێکی زۆر بێ ئەخلاقی، یعنی نابێ ئێمە بێدەنگ بین لێ، بە تایبەتی حکوومەتەکان، بە تایبەتی حکوومەتی باڵادەست کە ئەبێ هەوڵێک بدا چارەسەری ئەم کێشەیە بکات. بەڕاستی ئەمە ئەو پەڕی جینۆسایدە بۆ ملەتی کورد و بۆ ملەتی عێراق. ئوستازی بەڕێز پرسیاری دووەم، 100% جێبەجێکردنی ئەو پرۆژانەی باست کرد هەڕەشە لەسەر ئاسایشی خودی ئەو وڵاتانە ناکات، مەبەستم تورکیا و ئێرانە، چونکە ئێمە دەزانین ئاو وەکو نەفت نییە، پەیوەندی بە ژیانی تاکەی خەڵکی هەیە. یعنی مەبەستە چۆنە کاریگەری لەسەر ئەو وڵاتانە هەبێت؟ یعنی بۆ نمونە جێبەجێکردنی ئەو پرۆژە 100% کاریگەری لەسەر ئاسایشی، یعنی ئەو وڵاتانە نابی، ئەو وڵاتانە تووشی مەترسی دانیشتوانی وڵاتانی دەوروبەر نابنەوە. دانیشتوانی خۆیان مەبەستێت، دانیشتوانی وڵاتانی دراوسی وڵاتانی خۆشیان. بەتەکید کاریگەری زۆر خراپیە بێ لەسەر ئێمە بە دەرەجەیەک وەکو کورد وەکو عێراقی. دووهەم کاریگەری لەسەر هاوڵاتیانی خۆیان نەبێت، یعنی زۆربەی پرۆژەکان کە دروست کراوە بۆ نمونە لە ناوچە کورسانەکان دروست کراوە، یعنی هەوڵیان داوە خەڵک بگوازنەوە، کوردەکان بگوازنەوە بۆ شوێنێکی تر. ئەمجا کە دواتر زۆربەی پرۆژەکان کە دروست کراوە لە دەوروپشتی عێراقا بۆ نمونە هەر هەموو بەنداوەکانە کەونە سەر هێڵی بوومەلەرزەوە، کە ئەمە کاریگەری هەم لەسەر خۆیان نەبێ هەم لەسەر ئێمەش بێت. یعنی ئەوایە فکرێکیان بکرداوەتەوە لێ پێش ئەوەی مەبەستم ئەوەیە کاریگەری لەسەر ئاسایشی وڵاتانە دروست ناکاتن. ینی بۆ نمونە ئەگەر وشکە ساری و قەیران و ئاو دروست بیت، ئەو یعنی بابەتەکە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی خەڵکی وایە. بەتەکید کاریگەری زۆر خراپیە بێ لەسەر ئێمەی هاوڵاتی عێراقی و کوردی.
مەبەستم خودی وڵاتەکان تورکیا و ئێران کاریگەری لەسەر سوڵتەی وڵاتانە نابی نه باوەڕ ناکەم کاریگەری زۆری هەبێت بەعکسەوە ئەوان وەکو پرۆژەیەکی ئابووری دایانناوە بە تایبەتی تورکیا وەکو پرۆژەیەکی ئابووری داناوە چونکە ئێران نیازی نییە بۆ نمونە لە ئاوی سیر و ئاوی سیروان بفرۆشێت چونکە ئەوێ لە ڕووی ئابوورێ وڵاتەکەی پێش بخە لە ڕووی کشتتوکاڵەوە بەڵام تورکیا نه تورکیا نەک تەنها مەبەستی کشتتوکاڵی هەیە مەبەستی فرۆشتنی ئاویشی هەیە زۆر چاکە بەشی زۆری ناوچەکان وەکو باس کرد لە ئێران و تورکیا ناوچەی کوردین یان کوردنشینن ئەوە چ کاریگەریی دەبێت لەسەر پرسی چارەسەرکردنی کێشەی ئاو لەگەڵ وڵاتانە والله ئەزانین چۆن زۆربەی پرۆژەکان کە باسم کرد هارە ناوچە کوردیەکان کە ئەمە خۆی بۆ خۆی مەبەستێکی تایبەتی هەیە لە تورکیا بەڵام کاریگەری زۆر خراپی ئەبێ لە ناوچەکان لە ڕووی دیمۆگرافیەوە و لە هەندێ ڕۆوە بۆ نمونە من لەگەڵ هەندێ برادرە باسم کردووە ئەڵێن ئەمە لە ئایندەیە هەر هەموو یەکەوێتە ژێر دەسڵاتی کورد وڵا یاخوا کوردەوەنە بەهێز بێت و ئەم بەنداوانە هەر هەموو یەکەوێتە ژێر دەستی ئێمە و ئێمە کۆنتترۆڵی ئاوەکە بکەین ئەگەر لە ئایندەیە خەونێکی ئاوا بینین شتێکی خراپ نییە ئەگەر بکەوێتە ژێر دەستمان ئوستاز شوێنەوارە مێژوویەکان باست کرد شوێنەوارە مێژوویەکان پرس و بابەتێکی نێودەوڵەتیە یعنی بۆ نمونە دەزانین ئەگەر هەتا نۆژەنکردنەوە موافقەی نێودەوڵەتی دەوێت چۆن ڕێگە دەدرێت ئەو شوێنەوارانە بفەوتێنرێن یان ژێر ئاو بکرێن زۆر خەڵکی تورکیا بە تایبەتی کوردەکانی تورکیا زۆر هەوڵیاندا بۆ ئەوی چارەسەری ئەو کێشانە بکەن تەمان ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیان هاوردە سەرخەت بەڵام تورکیا گوێ بەو شتانە نادا تورکیا لەبەرەوەی ساکە خۆی بەجەمسەر ئەزانێت لەم ناوچەیە بۆیە گوێی بۆ شتانە نەدا طبعاً ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کاریگەری خۆیانیان هەبوو بۆ نمونە بەنداوەکانیان کە دروست کرد نزیکەی ساڵێ 2 ساڵ ئیش لە بەنداوەکان وەستێنرا لەبەرەوەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پارەیان نەداوە تورکیا تەمویلی تورکیا ناکرد بۆەوەی بەنداوەکان دروست بکە ئەو کاریگەریانە دروست کرد تا ساڵێک ڕاوەستا بەڵام دواتر تورکیا لە هەر ڕێیەکەوە بێت توانی پارە پەیدا بکات و بەنداوەکانی پێ تەواو بکات بۆیە قسەکانی ئەوانی پشتگوێ خست و بەنداوەکانی تەواو کرد و ئەو ناوچەکان خۆتەی بینی ئەگەر هەر لە ئینتەرنێت سەیری بکەن ناوچەی حەسەنکێف کە گرنگترین ناوچە کورسانیەکانە و مێژۆکەی گەڕێتەوە بۆ نزیکەی 12000 ساڵ پێش ساکە بەداخەوە ژێر ئاو کرد و خەڵکەکەی دەروە دەرکرا کۆتا پرسیارم ئوستاز گیان تازە یانێرە پرسیارم لۆ دروست بوو بوونی مەزارگەی گەورە پیاوانی شیعە لە عێراق تاسیر و کاریگەریەکی دەبیت لەسەر کەمکردنەوەی کاریگەریەکانی ئاو بە تایبەتی لەسەر ئێران یعنی زەخت مەبەستەوەتان زەخت لەسەر ئێران دروستکەن بەڵێ هیچ کاریگەری نابێ ئەمە لە شوێنێک باسم کردووە طبعاً ئێران ڕاستە وڵاتێکی خۆی بە ئیسلامی دانا بەڵام ئەگەر سەیری ئەم ڕەفتارە بکەی ئەمە زۆر دوورە لە ڕەفتاری ئیسلامەوە و زۆربەی پرۆژەکان کە لە جنوب دروست کراوە طبعاً لە شیعەکانی عێراق ئاوی بڕیوە یعنی نزیکەی 14-15 ڕووبار هەیە لە نێوان عێراق و ئێرانە هەر لە کوتەوەگری تا بەسرا کە هەر هەمووی ئاوە گوازێتەوە لە ئێرانەوە چێتە ناوچە شیعەکانی عێراقەوە بەڵام ئێران لەوە دەستی پێ کردووە ئەوانە بڕاوە ئەو ڕووبارانە تەنها ئەم ڕووبارانە ماوە کە لەسەر ناوچە کوردەکانی ساگە خەریک پرۆژەی لەسەر دروستەکە بۆیە پیاوانی ئاینی باوەڕ ناکەم هیچ دەورێکیان هەبێ بە تایبەتی شیعەکان بەعکسەوە شیعەکانی عێراق بە تایبەتی لە ڕووی ئاینیەوە یان پیاوە ئاینیەکان تەئیدی ئێرانەکەن لە هەندێک شوێنی شابۆن نمونە هەر پیان ناخۆشە باسی پرۆژەکانی ئاو بکرێت یاخۆ دەستت خۆش بی ئوستاز گیان هەروە دەستەی کارگێڕی گرین سکوڵیش خۆش بی لۆ ئەنجامدانی ئەو سمینارە دەست خۆش مامۆستا خاتونێک دەپرسێت بۆچی کەسانی پسپۆڕ نایەنە سەر خەت و زەختێک دروست ناکەن چیمان پێ دەکرێت بۆ سەر چاوانێت والله خۆزگە ئێمە بمانتوانە شتێک دروست بکەین یعنی من لە خۆمەوە سەیر دەکەم لە قسەکردن زیاتر و لە نووسین زیاتر ڕەنگە هیچمان پێ نەکرێت هەرچەند من خۆم هەوڵم داوە یعنی لە ڕێگەی چەند برادێکەوە پەرلەمانتاری عێراق و یعنی بۆ هەندێک لە حزبە سیاسیەکان ئەمە کردوتە یاداشتێک و پرۆژەکانم ناردووە بۆیان بۆی کاری لەسەر بکەن بەڵام باوەڕ ناکەم حکومت هیچ نیەتێکی نییە حکومت کێشەکانی حکومت زۆر لەوە گەورەترە کە باسی ئاوی تێدا بکرێت ڕەنگە ئەسڵەن هەر پێی ناخۆش بێ ئەسڵەن هەر ڕەنگە گاڵتەمان پێ بکە باسی ئاو بکەین ئێمە ئەمەنە شتێکی ناگرنگە لای حکومت بەڵام ئێمە وەکو لە ڕووی زانستیەوە لە ڕووی ڕێکخراوەکانی بواری ژینگە و سەرچاوەکانیەوە ئێمە ئەتوانین یعنی زەختی لەسەر حکومت دروست بکەین بۆنە یعنی ئەگەر خەڵک نیازی هەبێ ئەتوانین وەڵا زەخت لەسەر حکومت دروست بکەین بەڵام من پێم وایە حکوومەتەکان یان حزبەکان لە عێراق و لە کوردستان بە تایبەتی حزبە دەسڵاتدارەکان ئەجندای ئێران جێبەجێەکەن باوەڕ ناکەم زەختی ئەو تۆ لەسەر ئێران دروست بکەن
بەڵێ دەست خۆش مامۆستا کاک ئەحمەد دەپرسێت هیچ پلانێک هەیە بۆ دروستکردنی بەنداو؟ لەکوێ؟ وەڵام نازانم کاک ئەحمەد لەکوێ لە عێراقا یان لە کورسانە؟ پێم وابێ باسی عێراق والله لە عێراقا هەیە یعنی پلان هەیە بەنداو چەند پلانێکیان هەیە بەنداو دروست بکرێ و عێراق زۆر جەخت لەسەر بەنداوی بێخنۆ ئاکاتەوە بۆی دروست بکرێتەوە و لە کورسانیشا ئەوەی باس دەکریا تقریبا 4-5 ساڵە پێش تاکە باس لەوە کریا 7 بەنداو دروستەکەن لە کورسانە 7 بەنداوی گەورەیە و ئەوە کانتری بەنداوی بچووک و مام ناوەندن بەڵام من ڕەئی خۆم والله خۆزگە کوردستان و حکومەت عێراقی دەست نەبا بۆ دروستکردنی بەنداو بەڵێ ئیساکە حاڵی حاضر من هەم لەگەڵ دروستکردنی بەنداوە بەڵام بە خراپترین شێوە بۆمانی دروستەکەن خۆزگە دروستی نەکەن یاخوا قەت دەست نەبن بۆی زیادی سازکردنی ئەو بەنداوە زیاتر کاریگەری لەسەر باشووری کوردستان دەبێت یان ڕۆژهەڵاتی کوردستان؟ عفو بەس پرسیارەکە دووبارە بکەیتەوە دەنگت پشڕا. کاگارام دەفەرموێت زیانی سازکردنی ئەو بەنداوە زیاتر کاریگەری لەسەر باشووری کوردستان دەبێت یان ڕۆژهەڵاتی کوردستان؟ سڵاو منیش پرسیارمە کام بەنداو عفو ئەو بەنداوانەی ئێران بەنداوانەی ئێران یعنی وەکو خودی بەنداوەکە کاریگەری باشی هەبێ لەسەر ناوچەکانی ئێران بە تایبەتی ئیلام هەرچەند ئاو لە ئاوەزێڵی سیروانەوە گوازێتەوە بۆ شوێنی تر طبعا ئەمە کاریگەری چاکی هەیە بۆ هەندێک شوێن و کاریگەری خراپیش هەیە بۆ شوێنی تر بەڵام کاریگەریەکانی لەسەر عێراق لەسەر کورسانی ڕۆژهەڵات لەسەر کورسانی باشوور بە تایبەتی زۆر خراپە بەڕاستی ساگە ڕەنگە خەڵک هەستی پێ نەکات بەڵام شتەکە زۆر لەوە گەورەترە کاریگەری زۆر خراپ لەسەرمان دروستەکە و ئاوی ڕووباری سیروان نامێنێت من بەرپرسم لەسەر ئەم قسە لەبەرەوەی ئەو پرۆژانە هەندێک لە پرۆژەکان من خۆم سەردان ئێرانم کردووە ئەزانم پرۆژەکان چۆن دروستەکە و بە بەردەوامی ئیش لەسەر پرۆژەی ترەکە یەکێ لە خصلەتەکانی ئێرانەوەتانێک کە پرۆژە دروستەکە ئاگاداری عێراق ناکاتەوە و لە ڕووی ئەعلامیشەوە باسی ناکات بەداخەوە یعنی ئەو شتانە 2 ساڵ 3 ساڵ پێش ساکە بە تاکە باسی یان بۆ نمونە بەنداوی داریان خەریک دروست دێت ئێران معلوماتی لەسەری نادا هەرچەند لە ڕووی زانستیەوە لە ڕووی سیاسیەوە ئەبێ ئێران بۆ نمونە زانیاری تەواو لەسەر ئەو بەنداوانە بداتە عێراق بۆی عێراق حەلی خۆی بکات چارەسەرێک بۆ خۆی بدۆزێتەوە کە ئەم بەنداوانە دروستەکرێت داهاتوی عێراق بەرەوکوێوە بە عێراق خۆی چارەسەر کێشەکان چۆن بکات بەڵام بەداخەوە ئێران گوێی بەوە نەداوە و شتەکانی ژێربەژێرەکات و بەنداوی زیاتر دروستەکە یعنی وەکو ئاماژەم پێدا لە وڵاتێکی وەکو ئێرانە 700 بەنداو دروست بکرێت ئایا چی پلانێکی ئاوی گەورەی هەیە ئێران چی سیاسەتێکی ئاوی گەورەی هەیە باشە عێراق چی سیاسەتێکی ئاوی هەیە کوردستان چی سیاسەتێکی هەیە بەداخەوە هیچمان نییە دەست خۆش مامۆستا کاکدانا دەپرسێت چۆن بتوانین ئێمە وەک تاک لای خۆمانەوە کاریگەری نەرێنی ئاو کەم بکەینەوە و ڕێگر بین لە کێشەکانی ئاو وڵای تاک کاریگەری خۆی هەیە لەسەر سیفکردنی ئاو ئێمە ئەتوانین هەر لە ڕووی ئەعلامیەوە یان ئامۆژگاری هاوڵاتیان بکرێت لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لەلایەن خۆمانەوە هەر هەمومان بۆ نمونە پیجی فەیسبوکمانەیە ئەتوانین ئامۆژگارەکان بڵاو بکەینەوە یعنی وا لە خەڵک بکەین ڕێژەیەکی کەمتر لە ئاو سەرف بکەن و کاریگەری لەسەر بیرەکان بە تایبەتی ساکە کورسان زیاتر احتیمالی لەسەر بیرە بەداخەوە بیری توازی لە کورسانە دروستەکرێت یعنی هەوڵ بدرێت هاوڵاتیان لە مەترسی کەم ئاوی لە ئایندەدا ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی بتوانین بەلانی کەمەوە هەندێک لە کێشەکان چارەسەر بکەین هەرچەند کێشەی بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو بە دەرەجەیەک ئەرکی حکوومەتە ئەبێ حکوومەت خەمێکی بخوانە تەنها هاوڵاتی بەڵێ مامۆستا بەڕێزێک دەپرسێت ئەگەر کاریگەری بەنداو دروستکردن ئەوەندە کاریگەری خراپی هەیە بۆ تورکیا و ئێران بۆ ئەوەندە گرنگی بە بەنداو دروستکردن دەدەن بەڵێ کاریگەری لەسەر خۆیانی شەیە بە تاکید بێگومانەوە گومانی تیانە کاریگەری لەسەر خۆیانی شەیە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی گۆڕینی دیمۆگرافی ناوچەکەەوە یعنی معقولە تو ناوچەیەک وشکاییە بۆ نمونە یان کشتتوکاڵیە یان سەکەنیە تۆ ئەیکەیتە دەریاچەیەکەوە کاریگەری ژینگەی خۆی هەیە و کاریگەری لەسەر هاوڵاتیانی تر دروستەکە کاریگەری ژینگەیەکانی زۆر بەهێزن بەڵێ کاریگەری خراپی هەیە لەسەر خۆیانیش بەڵام ئەم ڕێگەیانە هەڵبژاردووە ئەمە ڕێگەیەکی سیاسیە یانوێ کاریگەری لەسەر وڵاتانی تر دروستکەن و خۆیان بکەنە جەمسەرێک بۆ ئەوەی هەموو وڵاتەکانی تر لەژێر دەستی خۆیان نەبێت طبعا ئەگەر بوومە لە زەڕوو بدا کاریگەریەکانی لەسەر تورکیش خراپە و کاریگەریەکانی لەسەر عێراقش خراپە بەڵام ئەوان سیاسەتێکە و بەکاریان هێناوە
ناتوانانی بەڵێ گریان لێ بکەیت. بەڵێ دەستۆش بەڕێزێک دەپرسێت ئێمە دەزانین حکوومەت هیچ ناکات ئێمە چی بکەین مەبەستمەوەی خەڵک چی بکات ئێوە ئەزان کە هێزی خەڵک گەورەیە ئێمە چی بکەین تا خەڵک ڕێک بخەین و فشار دروست بکەین تا تووشی کارەساتی گەورەتر نەبین. من پێم وایە تا ئەم حکوومەتە مابێ چ حکوومەتی کوردستان و چی حکوومەتی عێراق بەم عەقڵیەتە ئیش بکە هیچمان پێ ناکرێت وەزع بەرەو خراپترە چێ بە تایبەتی من لە ڕووی ژینگەی و لە ڕووی ئاوە باسێکم لە ڕووی سیاسی و باسی ناکەم بەڵام تا ئەم دوو حکوومەتی عێراق و کوردستان بەو بێخەمیە بمێنەوە ئایندەی وڵات لایەن گرنگ نەبێ ئایندەی هاوڵاتیان لایەن گرنگ نەبێت وەزعەکە بەرەو خراپترە چێ بۆیە ئەگەر هەوڵ بدرێ ئەم حکوومەتە بگۆڕێ ئەو شتێکی باشترە بەڵام ئەگەر نەکرێت بەڕاستی وەزعەکان بەرەو خراپترە چێن ڕاستە هێزی هاوڵاتیان بەقوترە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچمان نەبینیەوە لە هاوڵاتیان بەخۆمیشەوە با خۆم جا نەکەمەوە لە کەس بەس ببوورە کاک دکتۆر هەرچەند نەبوون بە شێوازی نامە پرسیارەکان بنێرین ئەو پرسیارە هی من پێشەوەی پرسیار بکەم ئاماژەم بەوەیە منوەکو خۆم دەستم لە حکومەت شۆردووە ئێمە چ بکەین وەکو چۆن ئەو دروست دەکرێ لە باشوور یا لە ڕۆژهەڵات یەکەم کەس خەڵکیدانا خەڵکی فەقیر و هەژار زەرمەند دەبن لە داهاتی تا زەرمەندی سەرەکی خەڵک ئەبێت ئەمە بەستم خەڵک چی بکات لێ باشە خۆ تۆ باین داوام نییە بەڵێ وەکو ئاماژەم پێدا نەک بەست ئێمە هەمومان دەستمان لە حکوومەت شۆردووە بەڵام چارەسەر ئەوەتانەیە یعنی من باسی لایەنە سیاسیەکەی ناکەم بەڵام لە ڕووی ژینگەی و لە ڕووی سەرچاوەکانی ئەو ئێمە ئەبێ زەخت لەسەر حکوومەت دروست بکەین یعنی تەنها ئەوە نیە ئێمە بە یاداشت یعنی لە وڵاتەکانی ترا بۆ نمونە پرۆژێ ئاو دروست دەکرێت سێرەکەی خەڵکەکە خۆی مزاحرە کات ناڕەزایی دەرەبڕێ بەداخەوە لە کوردستان ئەو شتانە نییە یعنی خەڵک بە ئاشکرا ئیساکە بە تایبەتی لەم 2-3 ساڵی ڕابردووە خەڵک ئەزانێ یعنی کێشەی کەم ئاوی ڕوبەڕووی ئەم وڵاتە بووەتەوە بە تایبەتی لە مانگی 7 و 8 یا سەیرەکەی لە هەندێک ناوچە ئەو نامێنێت خەڵکەکە هاوارەکە بەڵام ئەبێ یعنی هاوڵاتیان هەڵ بدەن یعنی ئەگەر حکومەت هیچ ناکە خۆیان بگەین لایەنە نێودەوڵەتیەکان نوێنەرانی وڵاتان هەبێت ئەوانە هەر هەمووی بێنە سەرخەت ڕێکخراوە نێودەوڵەتیەکان طبعا خەڵکە توانێت ئیش بکە بەڵام بەداخەوە خەڵکی لای خۆمان نازانم بۆ لە ڕووی سەرچاوەکانی ئاو لە ڕووی پاراستنی ژینگەوە ساردن نازانم بۆ یعنی خەڵک کاریگەری زۆر گەورەی ئەبێ ئەگەر ئیش بکە بەڵام بەداخەوە ئیش نەکراوە ئێمە ئەومانە پێکرێ کاریگەری لەسەر لایەنەکانی حکومەت دروست بکەین من هەرچەند قەناعەتم بە حکومەت و پەرلەمانی کوردستان و عێراق نەماوە بەڵام هەر ئەبێ خۆمان زەختێ دروست بکەین نوێنەرانی وڵاتان هەیە ئێمە نوێنەری خۆمان هەڵبژێرین مقابلەی خۆتانە بکەن کاکە زەختێ لەسەر ئێران دروست بکەن زەختێ لەسەر تورکیا دروست بکەن وەزعەکە بەو شێوەیە نابێ ئەمە جینۆسایدی هاوڵاتیانی عێراق ئەبێ چارەسەر بکرێ بەداخەوە خەڵکی لای خۆمان ساردە کەسیش گوێ ناگرێت. بەڵێ مامۆستا کەژیر دەپرسێت ئایا دیزلە و فرات کامیان زیاتر مەترسی و شکبوونیان لەسەرەوە مەزن دەکراوە تا چەند ساڵی بە تەواوەتی وشک بن؟ طبعا هەردگی مەترسی ئەوەی لەسەر وشک بێتەوە ئەوە هیچ گومانێکی تیانە و دجلە پێم وایە دجلە پێش عفو فرات پێشتر هینەکەوێ لەبەرەوەی تووشی ئەو گرفتاوێ لەبەرەوەی زۆربەی پرۆژەکانی گاپانە سەر فرات بەڵام پرۆژەکانی دجلە کەمترن بەڵام پرۆژەکانی دجلە لەسەر عێراق کاریگەریان زیاترە بێت بۆ لەبەر ئەوەی دجلە یەک نزیکە لە هەرێمی کوردستانەوە ئەوەیە کاریگەری بۆ خۆمان دووهەم ئەوەتانێت کە ڕووباری دجلە مەترسی گەورەی لەسەرە لەبەرەوەی تورکیا ئیساکە هەوڵەدات بەنداوێکی تر لەسەر ڕووباری دجلە دروستکە ڕەنگە لە 5 ساڵی داهاتووە 4 تا 5 ساڵی داهاتوو تەواو بێ بەنداوی جەزرەیە طبعا بەنداوی جەزرە ئەگەر بنیات نرا پێم وایە یەک دڵۆپ ئاو لە ڕووباری دجلەوە ناگەێتە ناو عێراق مەگەر ئللا بەستەندن بۆ بە اتفاقیەیەکی زۆر گەورەی نێودەوڵەتی بێ ئەینا بە شێوەیەک ئەو بەنداوی جەزرە دروست کراوە کە ڕێگری لە هەموو ئاوێکە کات لەم ساڵانیشە بۆ نمونە خوا ڕەحمی لێمان کردووە ئێمە وەکو هاوڵاتیانی بەگشتی هاوڵاتیانی عێراق بە تایبەتی ناوچەکانی ڕۆمالی و عێراق باسەکەم خوا ڕەحم ئەوەی کردووە کە سووریا بۆ نمونە کێشەی هەبوو لە ناوخۆی خۆیان بۆیە پرۆژەکانی سووریا جێبەجێ نەکرا
ئەگەر سوورێ پرۆژەکانی سەر ڕووباری فراتی جێبەجێ بکردایە لەمێژەوە ڕووباری فرات ناما لە عێراق. بەڵێ مامۆستا کاگنێسیر دەپرسێت دکتۆر هەستناکەی ویستی ئێران و تورکیا زۆر دووربینانە و احتیکاریە ئامانجیان کۆنتڕۆلی سیاسی و عسکەری بکەن لە ڕێگەی ئاوە بە تایبەتی قسە و باس لەسەر داڕشتنەوەی نوێی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ساڵەکە تورکیا باس لە ویلایەتی مووسڵ ئەکات و ئێرانی شەڕ لە سلێمانی دەکات. بەتەکید ئەوە شتێکی حتمیە. تورکیا کۆنتڕۆلی سەرچاوەکانی ئاوەکە لە داهاتووە تەمان وەکو ئاماژەم پێکرد هەنێ لە قسەکانی تورکیا دیارە یعنی داوای تەنانەت داوای کەرکووکی شەکەن لە زمن ویلایەتی مووسڵ بۆ نمونە ئەمە پلانێکی گەورەیە لە ڕێی ئاو ئەتوان ئەوە جێبەجێ بکەن بە هەمان شێوە ئێرانیش ئەطماعی زۆر گەورەی لە عێراقا هەیە بە تایبەتی اتفاقیەی تایساکە یعنی ئەمە چەندین ساڵە تایساکە عێراق و ئێران نەگەینە اتفاقیە لەسەر سنوورەکان يعني أخير اتفاقية كريات اتفاقية جزائر بدواي ولا صالي 1979 هەڵوەشایەوە ئێران تا ئیساکە بەدوای ئەو اتفاقیە ئاگەڕێ بە هەمان شێوە تورکیا طبعا ئەطماعیان زۆر گەورەیە لە عێراق بەڵام هەوڵەدەن لە ڕێی ئاوە ویستەکانی خۆیان بکەن و بێن نەدی. بەڵێ مامۆستا خاتو کەلثوم دەپرسێ ئایا عێراق ئەتوانێت پەکەکە وەک وەرەقەیەکی ضغطی سیاسی بۆ سەر تورکیا بەکاربێنێ لە بەرامبەر ئاو؟ وەرەقەیەکی زۆر بەهێزە بێت بەتەکید من لە هەنێک لە شتەکانە باسم کردووە ئەوان ئەتوانن کاریگەری لەسەر عێراق دروستکەن لەسەر ئەوەی کە عێراق هەوڵ بدا پەکەکە دوور بخاتەوە بۆ ئەوەی ئاومان بدەنێ بەڵام عێراقیش ئەتوانێت بە هەمان شێوە پەکەکە وەکو کارتی سیاسی بەکاربێنێت لە هەردوو لاوە بەڵام من تەکیدم عێراق سەرکەوتوتر دەبێ ئەگەر بەکاری بێنێت. زۆر سپاس دەست خۆش مامۆستا دیارە کەسی تر پرسیاری نەماوە زۆر سپاس دەکەین ماندوو بووی لەگەڵمان ئەم شەو زۆر سپاس داوای لێبر نەکەم بۆ کەم و کورتیەکان زۆر سپاسانەکەم دەستان پرسیارمان هەبوو ساریش داوام کرد فەرموو ببوورە مامۆستا و برایە دیارە پرسیاری ماوە لە نامەکان هیچ کەس پرسیاری نەمابوو فەرموو کاکیوە وڵا بەنامەش ناردم ببوورە دەستخۆش بۆ مامۆستا و دەستخۆش بۆ ستافی گرین سکوڵ پرسیارەکەمە دەڵێم دروست نەکردنی بەنداوی بێخمە کاریگەری هەبووە بۆ زیانگەیاندن بە عێراق و بە تایبەت هەرێمی کوردستان خۆی بێخمە پرۆژەیەکی گەورە بەداخەوە لە کاتی ڕاپەڕی 1991 تاڵان کرا و هەموو کەلوپەلەکانی بە تاڵانی فرۆشرا بە وڵاتەکانی دراوسێ تورکیا و ئێران و ڕادادێکیشی لە ناوخۆ پێشمای ئێستا لە بە پرسێکی سیاسی ئەو پرۆژەیە وەستێنراوە من بۆ خۆم لامایەگە دروست کرابایە و گرنگی پێدرابایە لەوانەیە سوودێکی باش و هەرێمی کوردستان و عێراقیش دەبوو نازاوڕای مامۆستا چییە؟ سپاس. بەڵێ دەست خۆش بێ وەڵام پرۆژەی بەنداوی بێخمە پرۆژەیەکی کۆنە یعنی لە وابزانم کۆتایی چلەکانی سەدەی ڕابردووە پلانی بۆ داڕێژراوە بەڵام لایەنە کوردیەکان بە تایبەتی پارتی بۆ نمونە ئەویت ئەمە پرۆژەیەکی سیاسیە بۆیە ڕەفزی کرد هەر لە سەرەتاوە بە تایبەتی لە هەفتاکانەوە کە عێراق زیاتر باسی بەنداوی بێخمەیە کرد ڕەفزی کرد وتی ئەمە شتێکە لەبەرەوەی تەغییری دێمۆغرافیەکە لە ناوچەکە بە تایبەتی لە ناوچەی بارزانە بەڵام لە هەشتاکانە حکوومەتی عێراق ویستی کاری لێ بکە وابزانم 30% تا 40% ئەساسی بەنداوەکە تەواو بووە و لە تەواوبوو نابوو طبعا ڕێژەیەکی زۆری بەڵام بەداخەوە لە ساڵی 1991 ئەو شتێک کە هاتە سەریا و ئاودی و کرا و شتە کەلوپەلەکانی کۆمپانیەکان دزرا ئیتر لەو کاتەوە حکومەتی بەتابەتی حکومەتی هەرێمی کوردستان ڕێگر بووە لە دروستکردنی و لە دوای 2003ەوە حکومەتی عێراق هەوڵی دا چونکە حکومەتی عێراق ئەزانێ بە مەترسیەکانی سەر ڕووبارەکان ئەزانێ مەترسێکی زۆر گەورە ڕووبەڕووی عێراق بووەتەوە بە تایبەتی ئیساکا بینن بەنداوەکانی هەرێمی کوردستان عێراق هەوڵەدا خۆی ینی کۆنتڕۆڵیان بکات هەوڵەدا موچەکانی بەنداوەکان دابین بکات یعنی عێراق ڕەنگە زۆر لە هەرێمی کوردستان باشتر بێت لەسەر ڕوویای لەسەر ئاو بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان دائما حکومەتی عێراقی کە داوای بنیاتنانی پرۆژەی بێخمەیە کرد حکومەتی هەرێمی کوردستان ڕێگریانە کرد بە تایبەتی لایەنێک لە حکومەتی هەرێمی کوردستان ڕێگرەکێشی چی بۆ ئەوتانێ ئەڵێ زۆربەی زەویەکانمان ژێر ئاوەکەوێ بۆیە داوای چیانە کرد داوای گۆڕینی پرۆژەکەیانە کرد گۆڕانکاریان لە پرۆژەکەیە دروست بکردایە ئەیانوت بۆ نمونە بۆچی بەنداوەکە 15 میلیارد متر سێجار بێ با ئێمە هەڵ بدەین خەزنەکەی 5 میلیارد متر سێجار بێ
آخر کاک ئەمە لە ڕووی زانستیەوە تو بکەیتە 5 ملیار متر سێجار سوودێکی بۆ عێراق نامێنێ سوودی بۆ کوردستان نامێنێ چونکە بەنداوی پێخمە بەنداوێکە تەنها ئاو خەزن ناکە بەنداوێکە یعنی کارەبای ئەتوانم بڵێم ڕوبعێکی عێراق دابین نەکات لەبەر ئەوەی بەنداوەکە بەنداوێکی زۆر بەرزە و تۆربینەکان بە کەمترین ڕێژەی ئاوە کاتە ئیش کارەبا دابینەکات بۆیە تو کاتێ لە 15 ملیار و یان 16 ملیار و ئەیکیتە 5 ملیار هیچ سوودێکی نامێنێت نە لە ڕووی ئاو دێرێەوە نە لە ڕووی سەرچاوەکانی ئاوە عەفوان نە لە ڕووی بەرهەمێنانی وزەی کارەباوە بۆیە ئەم کێشەیە کەوتێتە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان نیازی نییە بە هیچ شێوەیەک بەنداوی بێخمە دروست بکرێ و عێراقیش تا ئێساکە ئەڵێ ئەگەر بە 17 ملیار یان 15 ملیار متر سێجارەکەی جاران نەبێ من دروستی ناکەمەوە بەڵام حکوومەتی هەرێم ڕێیەتری هەیە و تا ئێساکە ڕێگرە لە دروستکردنیەوە طبعا ئەبوایە ئەوە زووتر دروست بکرێت چونکە ئەوەتانێ زۆربەی ڕووبارەکان خەریک لە دەست دەدەین دواتر تو بەنداو دروست کرد ئایا لەسەر چی دروستیەکەی غێر لەسەر ڕووبارێک دروستی بکەیت کە ئاوی تیاابێ بەڵام ئێمە ڕووبارەکانمان قفڵ بکرێت و تەواوە هیچ ئاوێکمان بۆ نەیە لەسەر چی دروستیەکەی من بۆیە وتم هەندێک لە شتەکان هەیە لە دەست دەرچووە یعنی ئەبێ ئێستا کە خۆمان بگەینە خۆمانە ئەبێ خۆمان چارەسەری بۆ خۆمان بکەین ئەینا بەڕاستی ئەم حکوومەتانە فکر لە هاوڵاتیان ناکەنەوە شتەکان زۆربەی شتەکان لە دەست دەرچووە بە تایبەتی لە سەرچاوەکانی ئەو ڕەنگە ئێساکە خۆمان فکری پێوە نەکەین من وەکو دانیشتوویەکی کەلار ڕووباری سیروان 300 متر لە ماڵەکەمەوە دوورە 300-400 متر بەڵام من ئاوی بیرمەدەن پێ هاوڵاتیان فکرەوە کاتەوەڵی مادام ئاوم هەیە ڕووبار چییە ئاخرقینا ئاوی ژێر زەویش گرنگی خۆی هەیە چونکە لە ڕووی زانستیەوەچن لە بابەتەکە دەرچوون بەڵام لە ڕووی زانستیەوە تا دڵۆپێکی ئاوی سەر زەوی مابێت و بۆت نییە دەستبووی بۆ ئاوی ژێرزەوی بەداخەوە لە کورسان و لە عێراق ئەو کاتێک کە عێراق دەوڵەمەندترین وڵاتەکان بوو لە سەرچاوەکانی ئاو دەستیان بۆ ئاوی ژێرزەوی بێت کارەساتەکە لە یا بەداخەوە بەڵێ مامۆستا کۆتا پرسیار وەردەگرین بۆ ئەوەی زیاتر درێژ نەبێتەوە خاتوونێک دەپرسێت ئایا هەموو ئەو کێشانەی بەسەرمانێت خەتای خۆمانە ئیمالی خۆمان نییە چەندین سەرچاوی ئاویمان هەیە وەک ئەحمەداوە و بێخاڵ و سیروان ناتوانین چەند بەنداوێک دروست بکەین یان کەم تەرخەمی حکوومەتی خۆمانە واللهی یەک کەم تەرخەمی حکوومەتە دوو هاوڵاتیانیش بێدەسڵاتن لە وڵاتی ئێمە بەداخەوە ئەم دوانە وای کردووە کە ئێمە هیچ سوودێک لە سەرچاوەکانی هیچ سوودێک لە سەرچاوەکانی ئاو وەرنەگرین ئەوەتانی کێشەکانیش بەرەو خراپترە چێت و تا ئێستاکەی پرۆژەیەکی ئەوتۆمان نییە پرۆژەی بەنداوی دوکانمان هەیە لەگەڵ بەنداوی دەربەندیخانە ئەو کێشەی ئەو دوو بەنداوەشەوەتانەیە خەریک سەرچاوەکانی ئاوی لێ بەستن و ئەو بەنداوانش ڕەنگە لە ئایندەدا لە ساڵی 2025-2030 ئەو گرنگیەی نەمێنێ بەداخەوە ئێمە شتەکان وەکو باسم کرد و زۆر دووبارەم کردووە زۆربەی شتەکان لە دەست دەرچوونە بەڵام هەر ئەبێ هەڵ بدەین خۆ نابێ ئاوە دەست بە تاڵی دانشین و هیچ هەوڵێک نەدەین نابێ هەر تەماشا بکەین ئەبێ ئێمە دەورێکمان هەیە زەختێ لەسەر حکوومەت لەسەر پەرلەمان هەرچەند من قەناعەتم پێ نییە بەڵام بەشکەمێ خوایە توانیان شتێک بکەن زۆر سوپاس مامۆستا دووبارە سوپاس دەکەین و دەست خۆش بێت سوپاسی هەموو بەشداربوانش دەکەین دەستان خۆش بێ زۆر سپاستان دەکەم زۆر سوپاس خواتان لەگەر شەوتان شاد کاتی شەو شاد خواحافیز